ئێوارەتان باش خەڵکی کوردەوار ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. عومدەترین دەلیلێک کە خەڵکی ئێمە وەکوو خەڵکی ئەم کوردەوارە بێشوناس کریاگە و بێهویەت کریاگە و دوژمن ئەتوانێت هەر جۆرێک بیکاتە ناوە هەر زەرفێک و بە شەکڵاو زەرفە دەربێت دەلیلەکەی کەرەستەکانی دەسی حکوومەتە کۆرپۆریشنیەکانی سەرم کوردەوارە ئێمەسە. یعنی ئەوان توانی گیانە لە ڕێگای دروستکردنی ئادرس بۆ خەڵکی کورد، لە ڕێگای دانانە مەرجەعیەت بۆ خەڵکی کورد، عەقڵی خەڵکی کورد زایع و زایل بکەن. من بارها بە زوانێکی تەنز وتکمە خەڵکی ئێمە بۆ وای لێ هات، خۆ خەڵکی ئێمە شەهاب سەنگ لێ نەدا. و بارهایش وتکمە خەڵکی ئەوامی هیچ جامعەیەک حرەجێکیان پێ نییە، چون خەڵکی ئەوام دەغدغەی زندگی ڕۆژانەی خۆی هەست. کەلامە ئێمە و مخاتەبە ئێمە ئەوانن کە بە خۆیان ئێژن خەواس، و لەم خەتاب قەراردانە ئەوانە خەڵک تەماشا ئەکا، فێر ئەوێت و ساحەکە ئەسەنجێت. تەماشاکەن، من با دیسانەوە لە زەخائر و لە تەساویرە کوردی استفادە بکەم. ئەمانەی کە ناویان نوخبەس و مەراجع دینیە و مەلاس و جامعەی مەدەنیە و ئوستادە دانشگاس و ڕەحبەرانە ئەحزابە منتەسەب بە کوردە وەختێ قسە ئەکەن چ بە کوردی چ بە فارسی مشەمش ئەکەن و مغۆ مغۆ ئەکەن و مەق ئەکەن و ئێژی سمۆرەن وانە ناوی گەڵاکۆنە، ئێژی ژوژون و وانە ناوی گڵاکۆنە، خشە خش ئەکەن و تو حاڵیت ناوی تەرەف ئەگەرێکی بێژێکی. بۆیە عەقڵی مەردمی ئێمە تەوسعە پەیان ناکا، بۆیە زوانی کوردی نازێت. تەماشاکە وەختی ئێژی دەهاتی حوقەکانە ئەمانە بوو گەوجاندنە مەردم، حوقەهای 200 ساڵە پێشی جەوامعی بچووکی 100 نەفەرە 150 نەفەرێ ئیلی عەشیرەییە. مەسەڵەن ئیسێشە کە گەرەکیانە دەمی تۆدا بخەن کارێکی نییە، تۆ قەرزدار ئەکەن لاوە و بیکە بۆ خاتری خوا و ئەم قسانە عەیبە و خوا هەڵی ناگرێت و تو گیانی فڵانە کەس و تو گیانی فڵانە کەس و وا مەکە و دێ ئێمە گشتمان کوردەی نەیزانی و لە دەستی دەرچوو. ئەم وەختی من ئەچمە سەرە ئەم زوانە لەحنم تەغیر ئەکات، دقیقاً ئەم تەسویرە بۆ ئێوە ئیجاد ئەوێ، ئێوە ئەم تەسویرتانە دیگە لەگرا هیچ چەشنە استدلال، منتق، زایش، عەقڵ، پرسیار و ئەندیشەیەک مەترەح نییە. کابرا چۆن توانی گێسی بیواتەوە چەرخی چۆن گەڕیاگە تا ئیستە هەر بەم ڕەوابەتە فاسدە، هەر بەم ڕەوابەتە فاسدە بە ئیستفادەکردنە لە زۆرە مامۆت خاڵۆت، بە ئیستفادەکردنە لە ڕەوابەتە قەومی قەبیلەی عەشیرەیی سعی کردگە دەمە تۆ دابخە. ئەمە ڕەوابەتە تەوسعە نەیافتگە، ڕەوابەتێکە کە هیچ پەرەیەکی نەسەندگە بۆ هیچ ئینسانێک ئیمڕۆ لە محاسرەی بۆمباردمەنتە مەسمیدیاکانە جەهانی بە تەمامە ئستفراقەکانێسی بە نوخبەهای نظامە سڵتەی جەهانی تۆ ئینسانێک نیت کە ئامادەی ئەم مەیدانەویت ئەتخۆن. بۆیە تۆ
ئەچنە ناوە ئەم تلڤیزیۆنانە بە عنوانە کارشناس لە بەرامبەر تورکێک عەرەبێک فارسێ قەرار ئەگرن هەر ئەخورێن دەمیان گۆ ناکا قسە بکەن چون لەوێ ئیتر ناتوانن وە مشە مش و مغە و مغۆ و خش بە خشب و وەکو سمۆرەی ناوی گڵاکۆن قسە بکەن ناتوانن لذا ئەکەونە چی؟ ئەکەونە پەلەقاژە بزانن ومن ئیستە نمونەهایەک بۆ ئێوە تێرمەوە ئەم دیبەیتە ڕوو لە خەڵکی کوردەوارە واجبە سەرشانەدانە بەدانەی ئێوەست ئەم دیبەیتە بگێڕنە ناوە مەردم با مەردم بفەحمێت ئەم گشتە هەزینە کە پێیان ئەکرێ چۆن ساکتن و دەنگ دەرنایرن بۆ خاتر فلانە کەس و بۆ خاتر فیسارە کەس و بۆ خاتر ژن و ژونخوازیە کە کردگمانە و با نەشێوێت خەڵکی کوردەوار پەیمانی حەیدەری ئامۆزاگی پێشمەرگەی حیزبی دموکرات بووگە شەهید بووگە خاڵۆی جەوانی پێشمەرگەی حیزبی دموکرات بووگە شەهید بووگە مامۆی ئەندامی کۆمیتەی ناوچەی کرماشانی کۆمەڵە بووگە شەهید بووگە هیچ وەخت نەهاتم ئەمانە بەحس بکەم و هیچ وەخت ئەم ئەزیزانی منە باعث نەبوو کە من پابنێم بەسەر حەقیقەتە بازی لێ بدەم و بگرە ئەندامم مختلف فامیل لە خاڵۆزاگ و ئامۆزاگ و خاڵۆزای دایک و خاڵۆزای باوک بە وفور لە خانەوادەی ئێمە هەر لە شەفەقە سورخی و گرتگە تا سەربداران تا کۆمەڵە و دموکرات و تەیفای مختلف ئێمە خەسارمانداگە و کەسمان و عەزیزمان لەدەست چووگە تا شیمیایی هەڵەبجە وەلێ ئەمانە بۆ من نەیتوانی بەرەم پێ بگرێ کە زوانم دابخەم چون من لە دونیایەکی گەورەترا ژیام شایەدەم سەفەری منە بە غەرب و دینی قوژبنەکانە دنیا و گرتنی نەبزی خیابانەکانە ئوروپا و ئەمریکا و ئوروپای غەربی منی بەم قودرەتە گەیاند کە دنیام بە ئەندازەی کڵاوی بەڕوویە بچووک نەوێت کە بفەهمم منی ئینسان کێم و بە ئەرزش خۆم پەی بووەم بزانن من سەردەمانێک بە سوورەتە ئینقلابی و تئۆریک خۆمم بە مارکسیست لێنینیست دەزانی کادرە کۆمەڵە بووم لەگەڵە تەمامە ئەمانەی ئیمڕۆ هەڵەدەم بە باڵایانە لەسەر مێزە شامیش دانیشتگم قاوەیشم خواردەگەسەوە سوارە ماشینەکەمیش بووگن بەحسیشم کردەگە بەڵام ئیمڕۆ من هیچ وەخت قاچم نەلەرزیە لە مەوازە سیاسیان بەرامبەر بە کارێکە ئەیکەن بەرامبەر بە کارنامەی سیاسیەکە هەسیان سکوت بکەم بەڵام هیچ وەخت بەحسی ڕەوابەتە خوسوسی و شناختە من لە تەرەفم نەکرد دەرسوورەتێکە گەرەکم بێ قسە بکەم لە تەرزە نان خواردنە تەرەف تا تەرزە ڕێوەڕوێنی ئەتوانم هەڵدەم بە باڵایە و تەحلیلە شەخسیەتی کەم نەمکرد کاروام نەکرد و نەچوومە ناوە ئەو ڕەوابەتە پەس بۆیە ئەمانە شۆککە بوون چون من ئەوەی کە باعثە ئرتباط منتەکە و ئینسانانە بوو خەتێکی سیاسی و مبارزاتی بوو ئیدەیەک بوو کە من بووم خۆنانیان پێ بە قەرز نادەم من لە توولە مەسیرە زندگی گوزەشتەمە سەدان ئینسانە مختلفم لە منزلەتهای مختلف ئینسانی و چاوپێکەوتگە کە ئەگەر ئینسانێکی عادیە جامعە وایەمە هیچ وەخت بە عنوانە هەمسۆحبەت ڕەفیق هاو سفرە هاو ماڵ هاو مەحەلەیی تااقەتیشم نەبوو جوابی سڵاویشی بدەم و
مشتەرەکاتێکم نەبوو لەگەڵ یا بەحسی کەم، قسەیەکم نەبوو لەگەڵ یا بکەم. بۆ ئەمانتانە پێئێژم لەبەر خاتری ئەوەی بزانن ئەمانە لە چ تێکنیکایەکی ئەحمەقانە ئەستەفادەکەن کە دەمە ئێوە دابخەن. تهدیدە بە کوشتن و تهدیدە بە ئابڕووبردن و کارهای سەخیفێ کە ئینسانی قاچی خستە وادیە مبارزە، گیانی نیا لەپە دەسیوە، ئامادەی کوشتن و بڕین و تەوتەئە و تێرۆڕ و ئەنواوە ئەقسامە تەرۆرە. تۆ ناتوانی تەرەف بۆیتە دواوە. شەخسیەتە جەعلی، شەخسیەتە فەیک، شەخسیەتە قولابی ئیمکانی هەست تەلەنگورێکی لێبەی بشکێت و کاورا بۆ حفزە زاهری دەمدا بخا. بەڵام ئەوەی لە کونی زامەکانی و هاتبێتە دەرەوە مەشروعیەت لە عەمەڵە ئینقلابیە خۆی ئەگرێ و لەزا دەمدا ناخات. پەیمانە حەیدەری بۆ ئەووەڵین بار و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ چەرخشێکی عەزیمی تاریخی لەم کوردەوارە بکات و دەستێک لەم کوردەوارە بەجێبێڵێت بۆ دەحفەیەکی تر. ئەمانە نەتوانن بەم سادگیە مردمە ئێمە بگەوجێنن و مردمە ئێمە نابودکەن. من تێمە سەرە تەحلیلە دیدبەیتەکەی دوێشەوە، بەڵام پێشووتر بێژم من بۆ ئیدەی مردم خۆم وەخت دانێم بۆ ئەوەی بتوانم ئەم جامعە بگۆڕم، وەخت دانێم. هەر کەسێک بێت قسە بکات، هەر کەسێک نەزەرێک بدات ئەی بیسم، هەر کەسێک ئەخبارێکم بۆ بەهەنێرێ ئەی خوێنم، و ئەگەر واجب بزانم گفتوگۆی تەکا و ئەگەر واجب بزانم بە نمونە ئیستفادەی لێ ئەەکەم. بۆ چون مۆشت نمونەیە خەروارە، جامعەیە ئاماریە، تۆ ئەتوانی ئیستفادەی لێ بکەی و کەڵکی لێ بگری بۆ خاتری ئەوەی زاویەی دیدە مردم واستر بێت. ماشاکەن مردمە ئێمە کەم خەسارەتیان نەداگە، مردمە ئێمە کەم نەهاڕیاگن، کەم نەکوژیاگن، کەم نابود نەبووگن، بەڵام بۆ شوێن دەسە ئەمانە بە سوورەتە تەوسعە یافتنە جامعەیش دیار نییە. ئەسەن نەدەوڵەت نەدەرکردە نەداگیرکرد بوو ئەم جامعە نەزاگە بۆ ئەم جامعە نەیتوانیگە بەدەیان مبارزە تۆکمەی ئامادەی ژیری بە بیر دروستکا کە ببێ بە سەرچاوە، ببێ بە مەرجەعیەت، بۆ نەیتوانیگە چون ئەم جامعە مشت و مڕیتیانی ئەم جامعە محاسرەیە ئیتلاعاتی بووگە و ئەمنیەتی بووگە و حەیاتە ئەم جامعە کۆنترۆڵ کردیاگە و ئێمە ئەمە تۆزیح ئەدەین ئەیکەینەوە. تەفاوتە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تەکە ما بەقیێ شتایەکە ئێوە دیتان ئەمەسە. ئێمە ڕۆڵەی سەردەمی ئەم دونیاین، ئەم دنیا ئەناسین، لە ڕەوابەتە پیچیدێ ئینسانەکان سەردەرتێرین. تۆ وەختی زوانە کاورا مەفهوم نییە، مشە مش ئەکا و خشە خش ئەکا وەکە سمۆرەیە ناوە گڵاکۆن، تۆ ناتوانی پێی بە منڤیاتە دەروونە ئەو ئینسانە بووەی. زمان خۆ هەر ئەوە نییە تۆ وەکو برک بوەشێنی 4-5 کەلەمە فڕەدەی یا مبهم قسەکەی. تۆ بۆ خاتریەوەی کەسێک لە دەرونیاتی ئاگاهویت ئیشێ جۆرێک بتوانێ قسە بکە کە تۆ بتوانێ نیەتی، کاراکتەری، شەخسیەتی، ئامانجێ کە تەعقیبی ئەکات بیگریتە دەسۆ. تێمە سەری هەر ئەم کەسانەی کە حەزیانە کرد بە مەکتەبە قورئان بچن لە دیبەیتەکانە پێشووترە من و منیان ڕجعەت داگە بە قسەکانە
ئاغای محسن کەدیوەر دەرمۆردە ئەحمەی موفتیزا لە بیرتان نەچێ هەر ئەم ئاغایە محسنە کەدیوەرە ئاغای سعدیە قوڕەیشی مەدارکی بۆ هەناردگەوە تەشەکر ئەکا لە سعدیە قوڕەیشی بەڵام ئەم کوردە نییە گەوچ کریاگە بە مشە مش و خشە خش و مغۆ مغۆ تێی ناگا محسنە کەدیوەر چی ئێژێت تا ئەوەی کە پەیمانە حەیدەری دوێکە ئەی کاتۆ تەفسیر ئەکات ئاغایە محسنە کەدیوەر خەریکە چۆن بەحسە ئاغایە موفتیزادەکە محسنە کەدیوەر وەختێ ئێژێن نەوارە ضبط شدەیە مکالمه آقای مفتیزاده با آقای خمینی بایستی افشا بشود کلمه افشا دروست بکار اواد یعنی اختفاء بيت درو اما شتێکی مهمە ئیشی ئاش افشا بوێت افشا ئەم ڕسوایە افشا بوێت دروست ئەزانی چۆن کەلەمات بەکارەوە وەلی کورد نییە عادەتی کردگۆ مشە مش و خشە خش و پشت هەڵکردن و مەقکردن تێناگات چیوت حەزی پێکا و لە ئەوڵە و مشتەهدێ مجاهد و نامێکی سەفتە کردکە حەزی پێکەن چ خۆش و چه لەزەتێکم برد کورد هیچ وەخت نافەهمێ تەرەفە مقابڵی چی پێژیت کورد ئەچێت ئەو شتەی کە خۆی گەرەکیسی بیگرێت تۆجوەکەن ئەسن دقت ناکا کاورە چیجێ کاورە دوودانە هەڵەدا بەسەر و باڵیە بەڵام لە ئاخر و پەڕیدا ئەکەنی نافەهمێ پەیمانە حەیدەری بۆ استفادەکردن لە نەغدە مەکتەبە قورئان و دروستکردنە پرسیار لە فایلەکانە خۆیان استفادەکە لە قسەکانە خۆیان استفادەکە بعد ئەمانە وەختی میزانە ڕسوایی قسەکانە خۆیان ئەفەهمن ئەکەونە مغۆ مغۆکردن و لاوانیە و کورت و جاشیت و ئەو کێ پێتی وتکە و کێ فێرتی کردە و بەختی ئەوەی بسووتی وا دەرسی عشقی پێوتی من دووبارە مەعزەرەتم هەست کە کەلاممە گۆڕم وای پێ یەکەم ئینسانە تەوسعە نەیافتە گووا قسەکە بەختی ئەوەی بسووتی دەرسی عشقی پێوتی ئەو کێ پێتی وتکە من ئێژم ئەمانە کە ئادرسن لە کوردەوارە بۆ ئەم کوردە ئێمە ئەرتشە ناتۆیان پێی بە فاسدیەکەن هەر جۆری قسە بکەن هەر جۆری قسە بکەن مشتی مهمەلات ئەدەنە دەرەوە 2000 حفرەی واتیە بۆ چون ئەمانە پرینسیبیان نییە ئوسولیان نییە ئیمانیان نییە تەرزە قسەکردن نازانن هیچ ئەفکارێکی سەریحی وازحی ڕۆکنێ لە ناوی زەهنیانە مشتی نادروسی مشتی فەساد وا لە ناو زەهنیانە فێر بووگن بیخونجنن ئەی خونجنن خەڵکیش باوەڕەکا پێیان بۆ چون خەڵکەکە عادەتی نەکردگە بە ئینتقادکردن خەڵکەکە عادەتی نەکردگە کاورا وەختی توڕەهات وا دەکە مەترەحەکە تحتە ناو دکتۆر و ڕەهبەر بە تاکە دەمپایی باتە ناو دەمی بێژێم قسە کردە یعنی چی لذا ئەمانە گاز ئەدەن ئەچنە بەرەو دوای ڕاپەڕینی کوردەوارە سەربەخۆ جاران ئەمانە حەزیان بەخۆیان نەکرد و تنتر خۆیان نەخستە بەر دووربین ئێستا زاتیان نییە خۆیان بخەنە بەرە دووربین فرە چون هەرکە لە قەنێکە ئیشکێنن ئێمە 2000 ئاشغاڵی لێ تێرینە دەرەوە ئەمە موساحبەیە NRTە لەگەڵا ئاغای فوادە مەردووخە ڕەوحانی خەڵکی کوردەوار گوێ بدەن و ئەندامانە مەکتەبە قورئان ئێوەی شوێ بن چون من مطمئنم تۆ بە دوکان و بە ژن و بە پوڵ ئەمانە
گیرفانە پڕە مەحفلێکیشە هەزەکی بۆ تەفریحات و پچە پچەکەن لە پشتە گوێی یەکتریا بەڵام ئەگەر تۆزی هەنووز درۆ بە خۆت ناکەی واقعەن بە شوێنە حەقیقەتە ئاگەڕێی نەتگەرەکە خۆت بخەڵەتێنی جایسە گوێ بگرە من لە مەسادرە خۆت و قسەت بۆ تێرم من دوێکە وتم من گەرەکمە بزانم تاریخە تەوەلودە ئاغای سعدیە قوڕیشی و ئاغای فوادە مەردوخ چه ساڵێکە ڕەفیقی زەحمەتی کێشا مەکتەبی لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقۆ وتی یەکێکیان 50 یعنی ئاغای فواد 1950 ئاغای قوڕیشی 1954 دانێتر مەتنێکی بۆ من هەناردەگەن لە گۆشەی مەتنەکە شارەکە کە ئاغایە فوادە مەردوخ متەوەلدە 1328 ئۆکەی و هەر لەوێ شەئنووسێت کە یعنی ساڵە 58 کە بوو گەسە شۆرای شارە سنە 30 ساڵی بووگە ئۆکەی سەباب چیم زانین ئاغای فوادە مەردوخ خۆی چێژێ ئەمانە کین ئەمانە زۆو بە دەرکاکە حمەون مدارج تەسکیە نەفس خەریکن ئەچنە بەر و زلی ئەکەن و نەفسەکە تەوەجۆ بکەن ومیدوارم کە ئیتر ئەمە کتمان نەکری ینی نەچن پاکیکەنەوە لە ئینترنێت تاو بێژن لاو و شتبامان کرد و بۆچوونی بۆ ئاین کە پاش هاتنە دەر لە ژیندان ئیدی لە تاران بەر نابێ دێتەوە بۆشە ئەو سەردەما من ئەبێ بڵێم منداڵێک نەکوەکو تازە لاوێک 13 ساڵ تەمەن بوو ساڵە 1343 ئاغایە فوادە ڕەوحانی وتی من منداڵێک بووم نەتازە لاوێ 13 ساڵی بووگە تۆجۆ بکەن ئاغای ئەحمەدی موفتیزا ظاهرەن بردە تەرویجی تەبلیغیەکەی فقط لە ناوە مناڵەکانە قەوم و خوێشی خۆیاوگە مناڵوگە 13 ساڵی بە ساڵە 1343 ئێستا هەرتێک تاریخەکە کەوتە درۆوە چون بەم 1343 13 ساڵە ئاغا متەوەلدە 1330 تەوەجۆ بکەن 1330 ئەمەی تر خۆیژێتی دقیق وا لەبێ یا 13 ساڵی بووگە پس تاریخەکەی ئەو ڕەفیقەمان لە کوردەواری داگیرکراو لایەن عێراق غەڵەت بوو تاریخەم ئاغا کە مەتنێکی بۆ من هەناردگە غەڵەتە تەوەجۆ بکەن کاکە ئەحمەدی موفتیزا نەیتوانیگە پیای باغ ماخوڵە بەتەمەنە ئاقڵ جەزب بکە چووکە سەرە مناڵ کاری کردگە مناڵ ئەوش مناڵە قەوم خەب گوێ بدەن جوان لەبیرە وەختێک کاکەمەد هاتەوە ئێرە بەبوونێ ئەو زەخت و فشارانەوە کە حکوومەت و بەتایبەت ساواک لەسەریدا نابوو کەس نێ دەوێرا هاتوچووی کاکەحمەد بکە بە دیاریکراوی کەی مەدرسەی قورئان ئەبێتە خاوەنی شوناسێک بەو ناوە و شوێنێک مۆقعێک بنکەیەک بۆ کارکردن کەی بوو ئەوە ئەگەر بیرت بێت جا مەنزوورم ئەوە بوو کاکەحمەد هەر لە ئەو ڕۆژانی ساڵی 43ەوە کە هاتەوە بۆچنە هیوا و مەبەستی ئەوە بوو کە لە دوو قۆناغدا ئیش و کاری خۆی بەڕێوە بەرێ یەکەم ناسینی دین بەو جۆرەی کە خۆی تێگەیشت بوو دووهەم پەروەردەکردنی کەسانێک بەو چەشنەکە پێوا بوو کە پەروەردەی دینی ئەبێ ئاوابێ لە جۆزەردانی ساڵی تقریباً 56 کۆچی هەتاوی کە دەبێتە حوتی زاینی لە مەریوان و پاش ئەوەش لە سنە مەدرسەی قورئانی دانا باشە ئەو کەسانی کە هاوکاری بوون بەناو پێم بڵێ بە دیاریکراوی چێون قوتابی و شاگردەکانی کە لە دامەز ئاغای ئەحمەدی موفتیزادە 1356 لەسەر دوو قۆناغ تێگەیشتن ئیشان ئەز ئیسلام و ئەو جۆرەی کە ئەو گەرەکیسی مەردەم تربیەت کات
ئەم دوو قۆناغە هات مەدرسەی قورئانی دانیا. تەوەجۆ بکە ئەم تاریخە 43 دی، ئەمە جارە تاریخی جەعەلیە. خۆ ئەم ئاغا زاهرن هیچ تەوفیقێکی نییە لە تەبشیر و بەشارەتدان و ئەمە هیچ تا 56 کە تەشریف دێرێت و مەدرسەی قورئان دروستەکان. ئەمە قسەهای خۆیانەها، من لە کەسم نەگرتەگە. ئەمە ئەو قسانێ یا ئەمانە وە مشەمش قسەکەن، یعنی قسەی نامەفهوم تۆ نافەمی چیژی، یا ئیشی قبول کە مشەمش قسەکەن، یا ئیتر وازە خەریکە تەرەف ئێژێتی. خۆ ئیسە سوئالی لێیەکە کێ ها لەگەڵ کا ئەحمەد بوون؟ 4 نەفەر ناوەوە، 4 نەفەر لە 43 تا 56 4 نەفەر وان دەکە کە ئەحمە. ئیسە ئێژێ و 4 نەفەرەکین. ئەمە بووە تاریخە جەعەلیەکەی کۆمەڵە. ساڵە 1347 محفلێ دروزەوێت و 7 نەفەرەوە یەکو دانیشن و کۆمەڵە دروست ئەکەن. ناگەهان در 26 بەهمەنە ساڵە 1357 هەوڕێحمە حسەینی کەریمی گیانی بەخت کرد لە کەڵانتریە لە شۆڕ سەقزۆ و بوو بە سەراغازە کۆمەڵێ. ئەمە جەعلە تاریخە، شناسنامە دروستکردنە بۆ خۆ. تۆجۆ بکەن. ئیسە گوێبن ئەو 4 نەفەرە کین؟ مەدرسەی قورئانە جێپەنجەیان هەبوو لەو ڕۆژگارەیە. لەواقعدا کاک ئەحمەد هاوکاری نەبوو، بەتەنها بوو. بەتەنها بوو. ئەوانەیە کە بە دەوروبەریدا بوون هەموو شاگردەکانی کاک ئەحمەد بوون. بەڵێ مشبەسن ئەوە ناوی ئەو شاگردانەیە، ئەو کەسەیە کەمینەکان. هەر پێش دامەزراندنی مەدرسەی قورئان زۆرتر لە هەموو کەسێ ئەمە 4 کەس بە دەوروبەری کاک ئەحمەدا بووین، 4 تازەلاو و بەڵام حتا منداڵ. شیانەکەی تری تەوەجۆ بکەن. من دوێکە وتم ئاغا مناڵێک بووگە چۆن بووگە سە شۆرای شارە سنە کاورامەتنی بۆ من نووساگە 30 ساڵی بووگە. خود فوادە ڕەوحانی مەردووخ ڕەوحانی ئێژێ مناڵ بووین، مناڵ. من دیسانەوە لێ ئەدەم گوێ لێ بگرن ساڵە 56 خۆی ئێژێ مناڵ بووین. ئەم تاریخە تەوەلودە، ئەم تاریخە تەوەلودە. ئەوەڵەن تەوەجۆ بکەن لە تاریخ سازی. ئەمە قسەی من نییە، قسەی فوادە مەردووخ ڕەوحانی جزء شورای مدیریەتە مەکتەبە قورئانە. ئێژێ کاک ئەحمەدی موفتیزا لە زندانە خەو ئەوێنێ متەحەول ئەوێ تێتە دەرۆ ساڵە 43 تێتۆ بۆ سنە. من 13 ساڵمە شروع ئەکا بە تەبشیرە لە ناوم مەردم. ساڵە 56 هاوکارانە کاک ئەحمەد کێ بوون؟ ئێژێ هاوکاری نەبوو، کاک ئەحمەد بەتەنها خۆی بوو. دەی کێ بوون؟ مشەخەسەن وەڵا ئەوانەی بە دەوری کاک ئەحمەد بوون شاگردانە کاک ئەحمەد بوون. دێ ئەم شاگردانە کاک ئەحمەد کێ بوون؟ پێتانێژم. 43 تا 56 13 ساڵ 4 نەفەر لە عەلامەیێ مجتەهیدێ دانشمەند ئاغای ئەحمەد موفتیزا 4 نەفەر. گوێ بدەن من دیسانەوە تێرمیوە ئەوەڵ لەبەر خاتریوی دقت بکەن لەسەر کەلەمەیە مناڵ کە بەکاریەوات. ساڵە 56 ئێمە مناڵ بووین، مناڵ. وەلی هەر ئەم مناڵە 2 ساڵی بعد ئەوێتەوە شۆرای شارە سنە. مناڵ. کاک ئەحمەد بوون. مشبەسن ئەوە ناوی ئەو شاگردانەیە، ئەو کەسەیە کەمینەکان. هەر پێش دامەزراندنی مەدرسەی قورئان زۆرتر لە هەموو کەسێ ئەمە 4 کەس
بە دەوروبەری کاک ئەحمەدا بووین، 4 تازەلاو و بەڵام حتا منداڵ. سیانەکەی تر چێ بوون جگە لە خۆت؟ یەکیان لە من بە تەمەن تقریبا 6 مانگێ بە عمرتر بوو، کاکە هادی مرادی، ئەوە بە تەرتیبی عمر ئەڵێم بانەوە بۆ خوار. دووهەمینیان من بووم، سێهەمینیان کاک سعدی قورەیشی بوو، چوارەمینیشیان برایەکی چووکەم هەیە ماجدی مەردوق ڕۆحانی. مامۆستا سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان. خب پس ئێوە گوێتان لێ بوو کە ئاغای فواد ڕۆحانی فەرمایشی کرد و جوابە 2 سوعالی ئێمەی داوە. یەک، ئەم تاریخە کە ساختگیانە کە ئاغای ئەحمەدی موفتیزا ئینسانێکی وارەستە بووگە کە حتومە بووگە نازانین، وەلی خۆب تۆفیقێکی نەبووگە لەم پەیامە وارەستەگیەکە واپی 4 مناڵ ساڵە 43 بە گفتەیە خۆی 13 ساڵی بووگە چووگە سەناوە بەچە ساڵان نەونەهالان لە تیمە نەونەهالان و دەستی پێکردگە تاگەی گەسە تیمە نەوجەوانان 4 نەفەر. ئەویش کێ؟ دوویان خۆشکە زاگی خۆینی، فوادە مەردووخ ڕۆحانی، ماجدە مەردووخ ڕۆحانی خۆشکە زاگی خۆینی، سعدیە قوڕیشی باوکی پسەرخانەیە کاک ئەحمەدە موفتیزاس پوزایسی قەومن. ئەوەی تر نازانم چیز. خب دەگرا ئەم فەرمایشاتە کە کریا بە وازەحی انحرافی واتیان، صداقەتی نەتیان. تماشاکەن وەختی چیتە دادگا لەم بریتانیا تۆ سوێن دەدەن، ئێژی من سوێن دەخۆم کە حەقیقەت بێژم، هیچ چێ بێجگە لە حەقیقەت نێژم، تەمامە حەقیقەت بێژم. پس حەقیقەت چه شکلیە؟ ئەوڵەن تۆ درۆ ناکەی و حەقیقەتێژی، دوومەن هیچ چێ بێجگە لە حەقیقەت نایژی، یعنی تۆ سعی ناکەی حەقیقەت بێژی و درۆشی تێبخەی و the whole truth و nothing about the truth و هیچ شتێکیش لە درۆ تێکەڵی ناکە، یعنی تۆ بەشی حەقیقەت بێژی بەشی درۆ بێژی، یا تۆ حەقیقەت بە نیوە و ناتەمامی بێژیت. ئەمە درۆست، ئەمە شەهادەتە غەڵەتە، ئەمە تۆ ئینسانێکی سادق نییە لەم کارێکەیکەیم. ئەمە ئاغای فوادە ڕۆحانی مەردووخ ڕۆحانیە. تەشبیه نەمێ من گەرەکمە شەبیهێکم بە 2 کەس، سعدی قوڕیشی و فوادە مەردووخ ڕۆحانی لە ڕەفسنجانی و خامنەی یەکەن. فوادە مەردووخ هەم تێژترە هەم زرنگترە، هەم سیاسیترە. سعدی قوڕیشی لاژە لاشکەرە، تیژیە فوادی نییە. فواد ئەتوانێ سعدی بکاتە ڕەهبەر، ئەمە سعدی ناتوانێ فواد بکاتە ڕەهبەر. مزافە بەرەمەی کە فواد نسبەتە نزیکە قەومێتی هەست، خۆشکە زاگە ئاغایە ئەحمەدی موفتیزاس. ئەینەکەی ڕەفسنجانی توانی بیخونجنێ خامنەی بکاتە ڕەهبەر. ئەگەر ڕەفسنجانی نێوایە خامنەی قەیرە قابلە ڕەهبەر بوون بوو. ئەشە و بیلاو بەم تەختەی ملمە و خۆم شاهیدم و من نەزدە ئیمام بوودەم و گفتین چرا ناداریم ئاغای خامنەی؟ چرا ناداریم؟ بۆ خاتری ئەمەی کاک ئەحمەدی موفتیزا خاڵەوەیەک ئاغای فواد، ئاغای فواد خازەتوانی خاترە تعریف کاتەوە منتەسەبی کا بە ئاغای ئەحمەدی موفتیزا. و تماشاکەن یا کاک ئەحمەدی موفتیزا لە ساڵە 1343 کە تەبشیر ئەکا هەزاران ئینسان لە کوردستان ئەگرێتەوە بۆ ئەوێتەوە ڕەهبەرم ئەهلە سوننەت، وەلێ
ئاغایە فوادە ڕوحانی بە نەفعی نییە بێژی هەزاران نەفەر بە دەورە کاک ئەحمە و ژی 4 نەفەر مشەخەسەن 4 شاگردی بوو و نزیک بوون لە دەوروبەرە کاک ئەحمە بوو دائیمەن ئەسوڕیانە وەکو پەروانە بە دەوریە کێو بوون خۆی ماجێ دەبرای سعدی و قڕیشی و کاولای ئەوەڵ کەوتی خب ئەمە دەیان پرسیاری واتیا بەڵام کاوران نییە منافعی تەئمینە لە ناو مەکتەبە قورئانە دەوری گیریاگە و ڕەنتە و پوڵە و ئرتباتاتە و سکتە و فرقەس و ئەحساسە ئەمنیەت لە ناویانەکە و پشتی گەرمە و سکی تێرە بۆی مهم نییە شتانە مادام چرخەکەی ئەگەڕێ حەقیقەتێکی و تڕەهاتێکی و ئەڕێن لە دەور یەکتری کۆوین و دەف لێ دەین دانەیەک هاتگە مەچڵەوێکی بۆ من وساگە وەکو نمونە بۆتان تێرمەوە من بۆ ئەم کاراکەم بۆ خاتری ئەوەی کە ئێوە دەقیقەن تەشخیص بدەن ئەمانە چۆن بەرخۆردەکەن چۆن قساکەن من لە دیبێتەکەی پێشووتراوتم کاکە بە زمانە لوقس قسە مەکە لوقزە لێ خەم خراو لێ دەخەم ها بە زمانە تەنز قسە مەکە تۆ تەوسعەت بەیان نەکردگە هەنووز دەهاتیت لوقزە وات لێ خەم بە 2 ساڵ جێگەکەی خۆش نەمێتەوە ئەمە پێتان وتم زۆڵ دەهاتی بازی دەرمێرن بابا ئەم جامعی ئێمە ئەلا ڕقمە تەمامە فەسادێکە پێی وارد بووگە هەنووز بڕێ لە مەردمی خەیلی وانە خەیلی فاسەڵیان هەستەکەیەوە بەڵام وا دیارە قسەکەی من تەئسیری نەکرد وتم کاکەم مەیدانە بسەنجن من ڕساڵەتی وا لە سەرشانما بۆ خۆمم تعریف کردگە من لە کونە زامەکان و هاتگمەسە دەرەوە من نانێکم نییە بە قەرز بیدەم من هەر کەسێ بە شان و باڵما هەڵبا ئەزانم هاتکە شتێکم لێ بدزێ من حەدە خۆم ئەزانم توانە خۆم ئەزانم زەرفیەتە خۆم ئەزانم ئەمانە ئەفەهمم کەسێ ناتوانێ بە چاپلوسی و هەنی باتە ژێرە باڵم و سکوتم پێ بدات من لە توولە تەمامە دەورانێکا کردناو کۆمەڵە بگوم نەمێشکە ئەوەنە منەتە کەس بێتە سەرم کە بڕۆ ناتوانێ بداتە ناو چاوم نەمێشکە یەک دانە جەلەسەت بچین یەک جێگە بچین کەسێ دەست بکاتە گیرفانی جوانێکیش بووم 21 ساڵە 22 ساڵە من لە ناو خانەوادەیەکە گەورە نەوگەم با بڕۆنێ سەر ئەوەی کە وەکو نمونە بۆ ئێوە بێرمیوە ئاغایەک مەکتەبە قورئانیە جار و بار بۆ من مەتاڵەبێگە هەنێرێ بەعزێ مەواقعیش تعریفەکات بەعزێ مەواقعیش پێی خۆش بوو بەعزێ مەواقعیش بەرخۆردیە کرد من ناوی نایێرم بەڵام خۆی ئەزانێت کێس من ئەم تکنیکانە ئەناسم ها یعنی من ئەزانم تۆ مەسەڵەن ئەگەر تەوەجۆت کردبێ دوێ شەو محسنە کەدی وەرگەرێکی و بێژی ئەحمەی موفتیزا خەتای فری کردەگە خەتاکانیشی شەرماوەرن وەختی مثالە دایژێ من ئیدەیەک ئەناسم لە تەیفە مەسهەبی نەبوون ئەو ئەوایلە ئینقلابی سری قسەیان کردنایم ڕۆزنامە نیستە بیرمی شەرم ئەیانگرێ بعد هەر بۆ خاتری ئەوەی کە بتوانێ مابەقی قسەکانی ئێدامە بە بێژی ئەحمەی موفتیزای شتبایی کردگە قەت دەست نییە من کەسێ تەقەدوسی پێ نادەم وەکو ڕۆحانیەکانی شیعە کە تەقەدوسم پێیان نەداگەم هەر ئینسانە ئشتباکە لە زندگیە منیش اشتبام کردگە بۆ خاتریوی تۆ قبولکەی ئەم قسەکە ئەمریکا تۆ گارد نەگری و قبولکەین گشتمان قابل اشتباهین و اشتباهات فاحشمان کردگە کە ئەو بتوانێت دەست بنێتە سەر اشتباکان ئەو جارە یا اشتباکان بە تۆ بکیشێتە دەرەوە پێتی بکێشێتە دەرەوە ئەوانەی کە تۆ حەزی پێ ناکەی بیکەیتە دەرەوە چون تۆ گەرەکتە بێژی تۆ کاملی هەرچی شتە هەیە
بۆ ئێمە نەزانم کاورا وەختی تێ دوو هەنیەداتە ژێرە باڵە لێو دوگەرە کێسی بە چەپۆکیش باتە ملە سەرە تۆ ئەگەر ئینسانێکی جعلی بیت بەم شتانە ئەخەڵەتی باوەڕکەن ئەم خەڵکە دەرەجەی نەنیاگەسە سەرشانە ئێمە ئەگەر نیاگەسی بێبی وات نانمان ئەدات بێبی و ڕێت نەیدات من لە کۆنە زامەکانە خۆماتکمە سەدەرەوە ڕاپەڕینیش کەلامە حەقیقەتە ئەم مەردمەسە وە بۆ ئەم مەردمە بە ئێرسمە ئیدەی ئینقلابێکێشی بە ئێرسمە و ئەگەر جم و جۆڵ نەخاتە ناوە ئەم جامەعە و تەکانی نەدات هیچ کارێکی نەکردگە پس خەریکە تەکانی ئەدات کاک پەیمان مەکتەب تەشکیلاتی نییە تەوەجۆ بکەن لەم قسە من ئەمە بۆ بە نمونە تێرمەوە بۆتان بزانن تەیف جامعەی ئێمە ئەمانەنە ئاوا قساکەن لە بینی خۆشیانە وەختی چفە چفەکەن ئاوا قساکەن وەختی پرسیارەکانە پەیمانە حەیدەری ڕوویان تێئەکا دانەیەکیان هەست تۆزی فکرەکات و ئاوایە پێکەن من نەموت لەناوە حیزبەکانە وەختی کوڕێ سوعاریە کرد نەگەوجیا بۆیان بلۆکێکیانە داوە سەریە ئەیان هەناردە جپە ئیترنێت و لە پشتۆ تەقایان لێ کرد ئەم کوشت فرچاریان نەکردایە کوڕە شیرینەکەم و کاکە بێتە قوروان تو بێرە لای خاڵۆ بخەفە و بلۆکێکیان نەداوە سەریە تو فرە قارەمانی و زەی تو فرە شۆڕشگیێڕی بێ بچوو بۆ ئەمەلیات فڵان لە پشت و یەک فیشێکیان لێدایان کوشت ئەیان هەنار بۆ ئەمەلیاتێنێتەوە ئەمانیش واکەن بچووکترین پرسیار لە ناوێکیان پێبێ ئیزۆلەیەکەن لە قودرەتی خەن لە نان خواردنی خەن لە شغڵی خەن دەری ئەکەن ناوێ پرسیار سوورەت بگرێت خۆ ئێژێ کاک پەیمان مەکتەب تەشکیلاتی نییە ئەمەی کە وتت بێژە مەکتەبە قورئان بنووسێ کە تەشکیلاتی نییە با من بچم لەسەر ئەم قسە ئەم ئەیکات ڕوونی بکەمەوە بزانم مەکتەب تەشکیلاتیە یا تەشکیلاتی نییە ئەلبەتە هەر ناوی قسەکانیە تەنتەن دەری تێرم تەناقوزەکان تەوەجۆ بکەن ئاغای سێمێ ئسراریش کرد بعدە ناوەکەی تێرم چێست وە مەتنەکەیشی داهانیم ئەگەر پێخۆش بوو بەڵام ئەم مەتنە وەکو نمونە شتە قەشەنگێکە کە استفادەی لێ بکرێت ببەخشن بینەرانی بەڕێستڵاتان لەبێت مەکتەب قورئان وەک یەکەمین و دیرینترین ئایدۆلۆژیای سیاسی ئیسلامی سوننە لە ئێران لە ماوەی 42 ساڵی کارکردنیدا بە کۆمەڵی قۆناغ و ئەزمون و تەجروبەی جیاوازدا تێپەڕیوە بە تایبەت لە پاش کۆچی دوایی ڕێبەرە کاریزمیەکەی کاک ئەحمەدی موفتیزادە کۆمەڵێک قۆناغ و ئاستەنگ و ئاراستەی جیاواز لە نێو مەکتەب و لە نێو بیرۆڕای هەڵگران و پەیڕەوانی مەکتەب قورئان لەسەری هەڵدا مەکتەب قورئان وەک مەڵبەندێکی بزافێکی ئیسلامی لە پەروەردەی قورئانی و خوێندنەوەی تەفسیر و جیاواز و دنیابینی و ئاینی جیاواز درێژەی بەکارەکانیدا لە هەمان کاتدا بەر لە ڕابوونی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران وەک دەست پێشخەریەک کاک ئەحمەدی موفتیزادە وەک ڕێبەرێکی کاریزمی یەکێک بوو لە یەکەمین ئەو کوردانەی کە داکۆشی لە مافەکانی ئاهلی سوننە کرد لە ناوچەکە وەرەزان بۆ ناساندن و ئاشناکردنی بیر و بەرنامە و پەیام و دنیابینی و ئەزمونەکانی ئەم بیرمەردەی کورد و ئیسلام و تیش خستنە سەر ژیان و خەبات و پڕۆژەی ئیسلامی و ئیسلاحی کاک ئەحمەد و کاریزمای ئەم ڕێبەرە لە ڕۆژگارە هەروەها قسەکردن لەسەر مێژووی سەر هەڵدان و دامەزرانی مەکتەب قورئان و ڕۆڵ و کاریگەری شاگرد و قوتابیەکانی کاک ئەحمەد و پەیڕەوانی ئەم مەکتەبە ڕوودا و مێژوو لە چەند ئەڵقەیەکی تایبەتدا ئەمجاریان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری سنە و زێدی کاک ئەحمەدی موفتیزادە و لە نێو ئاپۆرای قوتابیان و شاگردان و شوێن کەوتوانی کاک ئەحمەد و
غێڕەوانی مەکتەب قورئان لەگەڵتانە بێت بۆ ئەمە بەسەش میوانداری هەریەک لە بەڕێزان سعدی قوڕیشی چاودێر لە شورای مدیریەتی مەکتەب قورئان و وتەبێژی هەمان شورا کە لەلایەن کە ئەحمەدی مفیزادەوە ئەو متمانی پێبەخشراوە. چاودێرە شورای مدیریەتە مەکتەب قورئان و وتەبێژە هەمان مدیریەت کە لەلایەنە کاک ئەحمەوە پێدریابە. ئەمە تەشکیلات نییە چییە؟ یعنی تۆ سلسلە مەراتەبت نییە، یعنی تۆ سازماندەهیت نییە، یعنی تو جێگەت مشەخەس نەکردگە، ئامارە ئەفرادە نییە، دەستورە کاریان نییە، پرۆژەتان نییە. چۆن تۆ تەشکیلات نییەی؟ تەشکیلات چییە مەگەر؟ چۆن ئیستا سعدی قوڕیشی وا لەوێ قسەکە تۆ قسە ناکەی؟ چۆن تۆ ناکەی؟ ئۆکێ، سعدی قوڕیشی نییە. ئاغایە سێمێ ئەمە لیستە سەنەندج عەلیە بێه ئافەرید، سەنەندج محەممەد تاهرە خوش، سەنەندج ڕەزا تاهری، سەقەز عەبدوڵڵا محەممەدیان، سەقەز مەسعودە ئەحمەدیان. وا لە پەیجەکەی منە ئەم لیستە مندامیە هەر لە سنەوە تا کرماشان و پاوە و موچژ و ڕەبەت و ئەژنەبیە و نەقەدە و کامێران و قرووە و دێکولان و مەهاباد و ڕوانسەر و مەریوان ئێوە ئەفرادتان معەڕەفی کردگە کە پوڵ بسێنن لە خەڵکی بابەتە کۆرۆناییات، شمارە حەسابیان داگە و کارتیان داگە و شیبایان داگە. ئەمانە چەکاران، ئەندامە تەشکیلاتیە مەکتەبە قورئان نییە. مەکتەبە قورئان تەشکیلات نییە. ئەم مەردمە پوڵەخەنە ناوی ئەمە بە چی متمانەکەن؟ بە بادە هەوا پلەی ئەمانە چییە لە ناوە مەکتەبە قورئانە؟ ئەگەر تۆ تەشکیلات نییە، سازماندەهی نەکریایی، چۆن لە ناوە ئەو سنە پڕە لە مەکتەب قورئانی ڕفیقە ئێوە فقەت عەلیە بێه ئافەرید ئێشێ شمارە بدات بەقیە نایدەن؟ چۆن ئاوێ سێمێ خۆت نایدەی؟ ئەمە کارە تەشکیلاتی نییە. چییە بەس؟ خەڵکی ناوەسە وەختێ هەڵەگەڕێتەوە بە ئێوەی ژێ ئەمە تەشکیلات نییەین، کارە نافەمێ تەشکیلات چییە. کاکەجان تۆ 3 نەفەرویت، 3 نەفەر لە دەور یەکتریا جەم بوونەوێتەوە باند، لە 3 نەفەر باتە سەرەوە ئەوێت تۆ دار و دەستە جەم، لە 10 نەفەر باتە سەرەوە ئەوێت تۆ جەمعیەت. گەیی بە 100 نەفەر ئەوێت تۆ سازمان تەشکیلات. عەجەب تەشکیلات نییە نێژی، تەشکیلات نییە. هەروە قسەس خوبی بە فڕێدەی ئەفراد عوزڤ یا هەوادار بە ئیختیار خۆیان مەتاڵب بۆ ئێوە ڕەوانە ئەکەن و بەرخوردەکەن. دێ ئەمە تەناقوزە ئەوەڵت بوو. ئەمەی کە تۆ خەریکی ئەم پاساوە تێریتەوە، ئەم پاساوە تێریتەوە کە ئەوانەی کە تەکە توا ئەرتبات ئەگرن بە ناوم مەکتەبی و مەتاڵب بۆ تۆ ئەهەنێرن، جزئە تەشکیلاتیە ئێمە نین. تۆ خەریکی ئەمە ئێژی، یعنی ئێژی سعدیە قوڕیشی مەئموریەتی پێ نەداگن ئەم کارە بکە. لذا نەزەراتە شەخسیە کاوراس. پس لەگرات تەشکیلاتی مەوجودە کە ئەتوانێ بە سوورەتە ڕەسمی شتێک تەئید بکایە تەئیدی نەکات. ئیستا تۆ کارەکانی ئەندامەکانی تر تەئید ناکەی بە ناوی مەکتەبی قورئان و لایکی جرا چون تەشکیلات سەرە تەشکیلات قبوڵی نەکردە. تۆ توانین لی دەرچی نەزەر شەخسی خۆی بە ئەو قەیناکە و
ئەو ئێمە دەستمان واز هێشتەکە تۆجۆکەی ئەم نۆ ئینشاکردنە ئینشایەکی ڕیاکارانەس متەناقزە درۆزنانەس کاک پەیمان مەکتەب تەشکیلاتی نییە ئەفراد عوزڤیا هەوادار بە ئیختیارە خۆیان مەتاڵب بۆ ئێوە ڕەوانە ئەکەن و بەرخورد ئەکەن بەرنامەی مەکتەب تەوسیەییە نە ئیجباری تا ئەفراد بە قەوڵە ئێوە شدەن تەجروبە بکەن ئەمەی کەوتی مطمئنم ئێوە نەتان فاهمی بەرنامەکانە مەکتەب تەوسیەییە ئیجباری نییە ئەهرومەکانە مەکتەب چین بۆ خاتری ئەوەی ئیجبار بکا بەسەرە کەسێک چیەکات ئەگەر کەسێک بەرخەلافە سیاسەتەکان و مەرامەکانە ئەوێ ئەمەڵ بکات چیەکەن ئیمکانەتە ماڵی لێسێن و تەردیەکەن ئیزۆلەیەکەن وەکو بەهاییەکان فڕێدەنە دەرەوە لە جامای خۆتان تەبیعەتە لەگرا ئیجبارەوە نییە بە چێو بەنە سەر تەرەف خۆی کارە خۆی ئەزانێت لەم خت و خوتوتە عودول بکا ماڵەکە نییە پولەکە نییە کنیشکەکەی لێ ئەسێنەوە ئەو زەعاکە خراو ئەوێ داستانە شدەنیش با بمێنێ ئەو شدەنەی کە من ئێژم تەرەف لە فەرایند مەحوەریە لە بەزەییە کوردیە ئەچێت بەرەو ئەوەی کە ببێت ئێوە لە ماسە شۆهی و دوکانداری و بورج سازیە ئەچن بەرەو کوێ گەرەکتانە بچن ببن بەکێ ئەم تیئوری تەوتەئە عەلەیهە کاک ئەحمەد کەسانێک لە ساڵگەل فەوت کاک ئەحمەدا پیرەژنانە مەترەحیان کرد کە لەمەی پیرەژن نەخوامە وەختێژم ئەمانە تەوسعە نەیافتەن قسەکەکەنیژی پیرەژنن مغۆکەن و مشەکەن و خشە خشیان تێ و ئێژی سمۆرەی ناوی گڵاکۆن و ئێژی ژوژون و لە ئیسڵاح خۆم ئەستفادەی کردم تۆ کامە تەوتەئە کاکە گیان کامە تیئۆریە تەوتەئە یانێ وتکمانە کێ تەوتەئەی بەر عەلەیهە ئاغای ئەحمەدی موفتی زاوا کردە ئێمە حەچیەکمان دانیاگە لە قسەکانە خۆتان بووگە تەلەڤیزیۆنە کەلەمە تەلەڤیزیۆنە خۆتانە تەبلیغتان بۆ ئەکا کاورایش وتی من شاگرد ئەحمەدی موفتی زاوا بووگە موحسنە کە دیوەر من فایلەکەی دائەنێم نووسینەکەشی دائەنێم کە لە سەعدیە قوڕیشی تەشەکر ئەکا بابەتە ارتباطێکە گرتگیەسی بابەتە مەدارکێک نییە گیسی اختیاری دەخڵە سەعدیە قوڕیشی بۆ منی نەهەنارد وەلی بۆ کە دیوەری هەنارد کە دیوەر هات هەڵی تەکاند ئەحمەدی موفتی زاوا شیرینێ وتی پڕە لە خەتا وتی پڕە لە خیانەت وتی ڕوویکەن ئەو نەوارە ڕووکەن ئەفشایکەن وەلێ نەرم وتی تۆ حەزی پێکەی بە زمانی فارسی وتی مجاهد مبارز عالم دانشمند آقای احمد شهید احمد مفتی زاده جفا شد در حق ایشان بەم کەلامە حەزی پێکەنی واوە بەمە حەزەکەن کامە تێۆریە تەوتە ئەوەی کە ئێمە وتمان جمهوری ئیسلامی ئەحمەدی موفتی زادەی کوشت تا مەکتەبە قورئان لە ژیر شەبەح ئەحمەدی موفتی زاوا متەوەلد کە منزورت ئەمەسە ئەمە تێۆریە تەوتەس ئەمە
تحلیلی لێکەین نا من ئائیستە بۆ تۆ دەرم خست جنابەت ئەو ڕەفیقەی وا لە کوردەواری داگیرکراو لایەن عێراقۆ شتی هەنارد و خود فواد ڕۆحانی هەر سێکەتان خەریکن درۆوەکەن دەرمەوردی تاریخ تەوەلد فواد ڕۆحانی و سعدی قوڕیشی بە دەنگەکانە خود فواد دەرم خستە ئێوە درۆوەکەن فواد ئێژێ من ساڵە 43 مناڵ بووم 13 ساڵم بوو خۆی هەڵ ئەگەڕێت و ئێژێ ئێمە مناڵ بووین ساڵە 56 وەختە دروستکردنە مەدرسەی قورئان ئەینە دەنگەکە لەم لایڤە مەوجودە خەڵک بچێ گوێ بدات مەوجودە مناڵ بووین فواد ئێژێت لە 43 تا 56 ئەحمەی موفتیزا 4 نەفەر مناڵی پێخەڵەت یاگە لە پیاو ماڵۆ کەی ئەحمەی موفتیزا قەبارەی تەرەکاند کەی تەرەکاندی وەختێ خومەینی نامەی پێداوە پێیوت دانشمند مجاهد جنابە ئاغای ئەحمەد موفتیزادە ئەوە وەزنی گۆڕیا یەکسرە هەڵی تەکان بردیە سەرەوە ئاو دوایەوە دێ قش چەرمگ و پۆپ چەرمگیش هاتنە ناوی قسەکەی خۆت وا ئێژێ ئەگەر قەیرەز ئەمە ئێژی بێ بچۆ بیخە درۆوە دێخۆ من مساحبەم تەکدا نەکرد بگە ئن ئارتی خۆتان کردیسی خۆتان بە ئشتەهای دڵە خۆتان خەریکن قسە ئەکەن کوێ قسەکانتان درۆی واتیە مەجبورەون درۆی سلسلەوار بکەن بکەوێتە تەناقۆستەکە یەکتری تاریخ سازیەکەتان خەوی چاو پێکەوت و لە خەوەکە مەبعوس بوو قورئان زیندوو بووەوە و خەوی دیبوو کاکە ئەحمە و ئەمی منتەسەب کرد بووە و ئێمە دائیمەن لە دەور و پشتیاوین و ڕقەتە قەلبی و ارتباطاتە دەرونی لەم مناڵانە تەکەکە ئەحمە وابووبن بخاتری وەی ئەم چوارە بمێنێن ئەم چوارە بەرەو مەسنەدە تەکیە بکەن ئەمە تێۆریە تۆتەز پیرەژنانە مەتراحیان کرد ئێمە لە مەسائلە سیاسی یا قسەی خۆتان تێرین سوئال لە حەولی قسەی خۆتان دروست ئەەکەین و تەحلیلی ئەەکەین تو فکرەکەی نظامە سوڵتە چۆن کار ئەکا بۆ ئەم مردمی ئێمە نافەهمێ مردمی ئێمە فەقیرە برسیە هاڕیاگە بەغبەختە بۆ نافەهمێ نظامە سوڵتە چۆن کارەکە بە زوانە سادە خەڵکینە مردم وەختی تۆ ئێژی مردم پەدیدەیەکی یەکدەست نییە کشتی یەک شکڵ بێ سەلایق فەرقەکە مەسەلەن مردم گشتی حەز بە کیم ناکا خۆ یەکێ لە بەستەنی حەسیری خۆشی تێ یەکێ لە زەعفەرانی خۆشی تێ یەکێ نوشمەک و یەخمەکی گەرەکە یەکی یەخ دەربەهشتی پێخۆشە یەکێ فالودە شیرازی حەزەکە کەوت بەم سادگیە من مەترەحم کرد تێگەین ڕەوایەتە جومهوری ئیسلامی و دەوڵەتە ئێرانی ڕەوایەتێک نییە کە تەمامە توێژە سەرزەمینە ئێمە قوبوڵی کە لذا جامعە منشق ئەوێ بەسەر ئیدەهای جۆرا و جۆرۆ حاکمیەتێک کە وەختی گەرەکیسی بەستە ئیقتدار خۆی بەسەر ئەم جامعە بکات تەواوە ڕەوایەتەکان حەک ئەکا حەکیان ئەکا کە ئەمانە لە جەوهەر و ماهیەت و وەسڵەوەن بە یەکتری دووبارە بەکوێ بە تعبیرە فیلمەکەی مارمولەک کەوتی بە تەعداد ئادەمهای ڕووی زەمین ڕاهای ڕسیدەنە بە خوددا هەست تۆ واردە هەر فرقە و جەریانێک لە ژێرە دەسە ئەم حاکمیەتە ئەوی کە بوڵدی ئەکا و ناوی پێئەدا و یەکێ بە عنوانە مخالف و یەکێ بە عنوانە فعالە داخڵ و یەکێ بە عنوانە NGO یەکێ بە عنوانە ئۆپۆزیسیۆن تەمامە ئەمانە ختمە بە دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی ئەوەن ختمە بە تەسلیم بوودەگی ئەوەن ختمە بە ئەنتەربازی و فعالیەتە مەدەنی و سوڵحتەڵەب بوون و تەشەککورکردن لە پەرستدار و جەمکردن ڕۆن و ماکارۆنی و ئاوتەماتە و ئەمانە بۆ کێ ڕۆبە تەماتە بۆ کێ بۆ مەردم فەقیر یەک نەفەریش لە خۆی ناپرسێت ئەمە کامە حکوومەتە لەسەر ئەم جامعە بەربونیانە زۆڵم نابەرابەری بێعیداڵەتی دزی چەتەیی دانریاگە
ئەکسەریەتە قاڵە بە 99% مردم برسی هاڕیاک نەدار فەقیر وەلێ عیدەی پوڵدار سروەتمەند. تۆ بۆچی ئیشێ بچی ماکارۆنی جەم بکەی بۆ مردمێ سوال بکات کە تۆ بەستەی ماکارۆنی پێبەی تۆ لەکوێ عەرەب ئێژێت بە شۆخیان من ئەینە هازەهی لەکە لەکوێ هاوردەتەوە تۆ لەکوێ هاوردە ملیارد وا لە گیرفاندا ئیستا ئەتوانی خێرخوازانە دای چەپێنیتە خوارە و بیدەیتە کاورە ماکارۆنی بخوا ئەو نیزی بیخوا تۆشی داوەشی لە جامعەی وا دانیشتگی سکوتە کردەگە سکوت و کردەکە لە بەرامبەر ئەم گشتە زۆڵمە ئەکسەریەتە قاڵە بە مردم خەریکە لە فەقرە ئەهاڕێت لە نابودی ئاهاڕێتەوەی کەمپێنیدانیدا پول کۆیکەینەوە بیدەینە ماکارۆنی بدەینەوە خەڵکی دەی تۆ چۆن لە ناوە مردمە فەقیرە پوڵداری تۆ بۆ پوڵداری تۆ بۆ وەزعە خاسە تۆ چۆن بەمەگەیی تۆ کێ کۆمەکتی کردەگە جامعەی ئێمە یعنی ئینحسارات جامعەی ئێمە یعنی ڕەوابط زەد و بەند یعنی ڕەند یعنی تۆ ناتوانانی پرۆژەیەک بووی کە دەسی سپای پاسدارانی تیانەوێت لە هاوکاریە و تۆ بیوەیتە بەرەوە ناتوانی تۆ وەسڵ نەوی ناتوانی وامە کەلان بگری ئەمە مردم ئەزانن بۆیە مردم ناتوان وامە کەلان بگرن ناتوانن تۆ چۆن ئەفرادەکەت هەی هاوار کاکە ئەم داستانە مەکتەبە قورئانە ئەحمەدی موفتیزادەی خوا ئەمرێ ئەم داستانە مەکتەبە قورئانە ئەحمەدی موفتیزا ئەکوژێ ناسر سوبحانی ئەکوژێ تۆ چۆن ناکوژێ سعدی قوڕەیشی و فواد ڕوحانی چۆن ناتکوژێ چی بەسەر هات کە ئەم داستانە زەدە زەهرتان لێداگە شیرینتان کردەگە سۆ تۆ زەدە زەربەی واکسەنە زەدە مەرگە لە خۆداگە بارفیکس ئەچی 200 متر ئەچی تۆ چیت کردەگە ئەم داستانە ئەحمەدی موفتیزا ئەکوژێت وەلی تۆ ناکوژێت و زلەکە ئەمە سوال نییە بۆ خۆتان پس مردم حاکمیت ڕەوایەتە دموکراتی گەرەکە ڕەوایەتە کۆمەڵی گەرەکە مەکتەبە قورئان و سەلەفی و ئیخوانی گەرەکە ئەمانەی گەرەکە یارستانی گەرەکە وەلی ئەمانە گشتی هەک کریاگن گشتیان ڕاهای ڕسیدەنە بە خوددان ئەگەنەوە بە حاکمیت تۆ لە ناوە ئەمانەشی تەناوە حاکمێت ما بەقیە جامعەیش بەمانە کۆنتڕۆڵ و فاسل دەکرێت ئەمە داستانە کەس خۆ ئێمە وتمان تەوتەئە کامە تەوتەئە جمهوری ئیسلامی چی بکات بە جەمعیەتە ئەهلە سوننەتە کوردستان چی بکات ئەی بۆ ناسرە سوبحانیە کوژێ لە چرکەیەکە وەلی تۆ ناکوژێت تۆ 5 ساڵ زندانیەکە بابزانن ئەمانەی وەختی ئەیانوە لە زندان کابرای بازوو سەبوک سەنگینەکە من بوو دیوەکە مسالە دۆن کۆڕلێۆنە و کوڕەکەیم هاورد بۆ وەختی تەکە ناسرە سوبحانی قسەکایژی ئەمە مەعامەڵە ناکە ئەمە دروست نامێ مە هەڵکێشن وەلی وەختی تەکە تۆ قسەکایژی ئەمە نەرمە ئەمە کاری لەسەرەکری مەعامەڵیشی تەکاکرێت تەوەجۆکەی وە پرۆژەکە بە تۆ ئەوە نەبەرەوەم تاریخ سازیە ئەم تاریخ سازیە بەمە ئەکرێ کامە تەوتەئە ئەحمەدی موفتیزایەن کوشت کە ئێوە متەوەلد بوون لەژێر شەبەحە ئەحمەدی موفتیزا جامعەیە ئێمە بە فەساد بکێشن فەساد کامەسە انشقاق بخەنە ناو جامعە فاسڵە ئیجادکەن گولی بکەن لە مردم ئەرێ ئێوە چۆن تەواو دەستگای ئامۆژ پەروەردەش وا لە اختیارتانە گشتان معلمن
لە کاک ئەحمەد فێرۆگن هەر لەسەر مناڵە کار بکەن. چۆن ئەکسەرێتەوە معلمن، بەشێکی فرە لە ئەندامانەیەوە معلمن. چۆن جمهوری ئیسلامی تێڵێ لە مەدرسەی جمهوری ئیسلامی کە ئێشەی بەچکە شیعەی ئێرانی باتە دەرەوە، تۆ معلمی شست و شوێ ذهنی مناڵە دەی. ئای کاک ئەحمەدی، ئێمە لەژێر دەست جمهوری ئیسلامی زندگیمان نەکردگە، کورە لە ژێرە دەست جمهوری ئیسلامی کە زاتی نییە نۆتۆق بکە نانی هۆڕێ دەیخەنە دەرەوە. تو چۆن ئەتوانی معلمیکەی نێڵی دەستگاه ئاموزش و پەروەردەشە جمهوریە ئیسلامی؟ من سوالەکەم تۆ بێ جواو بەرەوە. بە قارەمانیت مشت خاسە وەشێنیت، جمهوری ئیسلامی ئەترسێ لە سایزە فرە گەورەز دەستنیا کەسە بینە قەرقای جمهوری ئیسلامی ئەیلەرزێنی تۆ. چونە جمهوری ئیسلامی تو وایتە ناوی دەستگای ئاموزش و پەروەردەشە معلمی کاک ئەحمەد ئاڵەم ئەزانێت وە ماجەرای مەکتەب قورئان ئەحمەد موفتیزای کوشتەگە، چۆن تۆ ناکوژێت؟ تۆ چۆن وایتە ناوە دەستگاه ئاموزش و پەروەردەشە جمهوری ئیسلامیە؟ بە کتۆبە جمهوری ئیسلامی مناڵ پەروەردەکەی بۆ جمهوری ئیسلامی دەوڵەتە ئێرانی. تۆ چۆن وایتە دانشگاه؟ بابەجان ئەم سوالە کە ئەیکەم چۆن وایتە ئەوەی دەلیلی هەست، خەڵکینە لە خۆتان بپرسن. ئەمانە مەشروعیەت ئەگرن لە مردنە ئەحمەدی موفتیزا. ئێژن مەکتەب شتێکی موهیمە، چون ئەحمەدی کوشت، ئەی چۆن ئێوە ناکوژێت؟ چون ناسری سوبحانی کوشت، ئەی چۆن تۆ ناکوژێت؟ چه اتفاقێ بۆ مەکتەبە کەوت کە دوای مەرگە ئەحمەدی موفتیزا کە تۆ ناکوژێت؟ بۆ تۆ ئەوێت و سەروەت و شوهرەت و پیاخاسی و وەلی بۆ ئەحمەدی موفتیزا بۆ شکنجە و زندان و مەرگ و ئەمە ئیتر خۆ سوالێکە. تۆ ئەگەر دروزن نەویت، بەندەی شەهەوات و نەفسانیاتت نەویت، ئیشی جواوی بیتۆ. بابە تۆ باوەڕت بە جەهەنەم هەست، حتمەن باوەڕت بە حەساوقڕسی هەست، حتمەن. چۆن جواو خوای تۆ؟ ئەو وا خۆتە گەوجان، چۆن جواو خوای تۆ؟ تۆتەئە کامە تۆتە ئەمان ئێمە مەترح کردەکە. ئێمە هاتکین وتگمانە ئەم داستانە بۆ وا ئتفاق ئەکەفێ؟ بۆچی دەوڵەتە ئێرانی تێ حەسەنە ئەمینی دروسەکە ئیستە؟ تماشا کە دەوڵەتە ئێرانی وەختی ڕەوایەتێ هەک ئەکا لە ترسە ئەوەی کە ئەم ڕەوایەتە سوحان نەتوانێت ئەوە نەزل بوێ چاری نەکات، بترازی لە دەسی سەحمە بیشتری گەرەکوی ئەسەم بەربەرەکانیان بکە. لەذا پادزەهرەکانیشی دروست ئەکات. مەسەڵەن ئەیان کاتە 3 شەق، 2 شەق، 4 شەق، لەبەرەوەی لە تەزادە تەکی یەکتریاون مەردەمیش مەشغوڵ بکا پێیان ڕەوایەتەکە لە باڵانسا بچێتە بەرەوە. حەسەنە ئەمینی ئێژێ ئەحمەدی موفتیزا سیاسی بوو، پس من کارە سیاسیەکەم چیەکە؟ ئەکەوێتە تەئید جامعی مەدەنی و دفاعکردن لە فلانە کەس وە ئەعتسابی کردگە و دفاع لە کۆڵبەر و دفاع لە فلانە کەس و دانێ فاسدە کەری هورمەنزەرە وەکو حەسەنە ئەمینیت بۆ دروستەکە کە بەیانی پەیمان هات، پەیمانە حەیدەری هات وتی ئەحمەدی موفتیزا کتاوە حکوومەتە سیاسیتان لێ چاپ کردگە، حکوومەتە ئیسلامیتان لێ چاپ کردگە، تەواو زندگیەکەی مبارزاتە سیاسیە، تۆ چۆنێکی کارە سیاسی ناکەم؟ حەسەنە ئەمینی دووتمان کردە بچۆ لای حەسەنە ئەمینی. ئەوە ڕەوایەتەکەی حەسەنە ئەمینی لە کاک ئەحمەد مەوجودە. تەواو ڕەوایەتێکی تریش ئەمەسە کارە سیاسی ناکە. ئەمەسە تەوەجۆ ئەکەن داستانەکە ئەمەسە جمهوریە ئیسلامی و هەر حکوومەتێکی تر ئەم تەهدیدانە تەبدیلە بە فرسەت ئەکا، حەکی ئەکا و ئەی خونجنە لە ڕاستای خۆی زلیان ئەکاتۆ، قودرەتیان پێدا، پەڕووباڵیان پێدا کە بچنە بەرەوە. جاوجا تۆزانی بۆچی پێکاکاوە لە قەندیلە، بۆچی ئەو قودرەتەی هەست، بۆچی کۆمەڵە مەوجودە لە عێراق، بۆچی کۆمەڵە ئەتوانێت چەندین شاخەی لێبێتەوە تەمام ئەمانە تەقزیەون بوو جێیان هەست وانە ئەمێتەوە کامڵە دموکرات هەروە. پس ئەمانە ئیدارە ئەکرێنەمە بەشێکە لە ئیدارەی جامعە. ئێستا تۆ بۆ پۆڵم نییە
تۆ بۆ دەرەتانە نییە، تۆ بۆ پشتە نییە. لە ئێرانە مەجال بە تۆ نادەن بووی تۆ کۆمیونیتی، مەجال بە تۆ نادەن بووی تۆ شتێک. جایسە تێمە سەری ئیجازە بدەن. واتە ئەم تئۆریە پیرەژنانە بوو. کێ مەترحی کرد؟ تئۆریە تۆتە کێ مەترحی کرد؟ کێ ئەو سەردەمە مەترحی کرد؟ تۆتە ئەبەر عەلەیهە کاکە ئەحمەد. نەی خوارد وێڵیان کرد. باشە بێ بێژە بزانم ئەمە کێوگە نەی خواردگە و وێڵیان کردگەن. چۆن و چۆن نەیانتوانی ڕانتەکە پێیان ناگەی. دارایەکان لە ژێر دەسە ئاغای ڕۆحانی و براکەی و ئاغای سعدی و قوڕیشی بوو ڕانتەکە بەوانەگەی. چۆن نەی خوارد؟ ئیستە خستیانە زەمینە ئێوە. کێ خستیە زەمینە من؟ فواد ڕۆحانی خستی؟ سعدی قوڕیشی خستی؟ حەسەنە ئەمینی خستی؟ تەلەڤیزیۆنە کەلەمە خستی؟ موحسنە کەدیوەر خستی؟ کێ خستی؟ کێ خستکێسی باوەشە ئێمە؟ کێ؟ دەخۆ من قسەکانە خۆتان تێرمۆ لە یادەم، فەرمایشاتە خۆتان تێرمۆ لە یادەم، ئفازاتە خۆتان تێرمۆ لە یادەم. چی ئەمەی خستکەسە دامەنە من؟ خودە فواد ڕۆحانی ێژێ ساڵە 56 دروستکردنە مەدرسەی قورئان ئێمە مناڵی لاو وا بێژم مناڵ خۆی ژێ مناڵین 4 نەفەر. کێ فێرمانی کردگە؟ من وتم دروست قسە بکەن، پێتانم وت دروست قسە بکەن. بازە من ئەم شەویش فتێڵەی زوانمم کێشاگە سەخوار. پەلەم مەکە مەتاڵەبە مستەنەدترکە. یعنی چۆن مستەنەدتری کەم؟ چه ئەسنادێ برم لە وەزارەتە تلعات و ئەسنادە بە وێرمە دەردی لە قسەکانە خۆتان ئستفادەکەمیتر. لەمە مستەنەدتر کاکە فوادە و قسە بۆ ئەکا، لەمە مستەنەدتر سعدی قوڕیشی قسە بۆ ئەکا. ئەگەر بزان ئستەناد چییە واقعان. لەمە مستەنەدتر موحسنە کەدیوەر خۆتان هاوکاری تەکائەکەن، خۆتان بە ئیفتخاری ئەزانن مەطلەبی نووساگە لە جەفای جمهوری ئیسلامی بۆ مجاهدە ئەعەزەم ئەحمەی موفتیزا. وەختی من تێمە تاڵبەکەی دانێن پێتان بەرەخواژنەوە دوژمنە دەی بۆ سعدی قوڕیشی مەتاڵبە هەنێرێ بۆ دوژمن. مستەنەدی بە چی بکەم؟ با بە ئیستراحەت خۆت و بنەماڵەیش تا بگەی. ئەمە چی؟ ئەمە تەهدیدە؟ منزوری چێ؟ لقوزە، لقوز داهاتیە. چی ئەمە؟ ناو خانەوادەی من بۆ تێری. ئەمە تۆ نیت کە من ئەکەیتە باوەڕمەند بە ڕاپەڕین خۆمم کە چەنێ پەیگیرم بۆ تێگەینە تۆ لە میراس و خۆت چه ملی چه ئاینی چه غەیر خۆت حەساوی نە تەحلیلە من یا جواب و فڵانە سوئالە ئێمە. بتەبێتەن واسە خەڵکەشی یعنی قسە نەکەم دەربارەتان. دەی تۆ ئەگەر واقعان پەیگیرویت، واقعان تەرەفدارە حەقیقەت ویت لە کەلامە تەڵخە حەقیقیە من پەند ئەگریوە دەرمانە بیت وەستفادەی لێ یەکەی بۆ تەعالی خوات. ئێمە ڕەوتین حکوومەت نین تا لە 40 ساڵیە قابلی ڕۆخان بین.
چەپۆوانە قەوارەمان قوڵ و زلترەوێ. ئێ کاکە تۆ لەسەر وێژیمت تەشکیلات نین چۆن لەم خوارەوە بوویتە ڕەوت جەریانی تر بعد چۆن جەریان لەبەی ناچێ چۆن لەبەی ناچێ چۆن حکوومەت لەبەی نەچێ دوای 40 ساڵ وەلی جەریان لەبەی ناچێ دوای 40 ساڵ حەزبت و دە لەبەی نەچوو چریکای فەدایی لەبەی نەچوو مەکتەبە قورئان ئەحمەدی موفتیزا لەبەی نەچوو بعد مەکتەبە قورئان وەزارەت اطلاعات هاتە دەرەوە لەبەی نچوویتە چەند هانمونەت بۆ بێرمەوە لەم جەریانانەی کە تۆیژی لەبەی نچوو هەر پاک بۆ نەما باسیشی لاش پێ نەما چەند هات بۆ بێرم چەمەستدلالێکی سەمەستدلالانە ئێمە دوای 40 ساڵ حکوومەت نین لەبەی نچین قەوارەمان قوڵ و زلتر ئەوێ لە هەر کەسێ ئیتلاعات باوەڕ مەکە ئێمە تۆ بە ڕەوتە تۆکمەی کوردی ئەزانین حەز بە زایەبوونت ناکەین من پێوانەیە قسەهایە کە ئەیگرم ئەقڵەمە ئەیدەمە بەرە پرسیار ڕەنجێکە کێشاگمە و بینشێکە لە تەریق ڕەنجێکە کێشاگمە بەدەسم هاوردەگە هەرەوە بینیشە بە منێژێت و ئەم مەتنتە فرە منافقانە نووساگە باوەڕکە خۆ بۆیە هەر کەسێ هەر مەتڵەبێ دڵی گەرە کێسی بەهەنێرێ بەهەنێرێ باوەڕکە تلاعاتی مەترم بۆ هەنێرێ باوەڕکە ئینسانە خاسەی هەنێرێ باوەڕکە حیز و جەردای هەنێرێ مەتاڵەب و مختلف و ئەخبارە مختلفم چاوێکی پیاخشێن و تەوا ئەوەی ئەحساس بکەم دروستە ئەوەیە کە ئەحساس بکەم ئەتوانم بە عەقڵە خۆم بیسەنجێنم و دروست لە ئاو دەرتێت استفادە لێکەم ئەوەیشی کە نادروست بێت بەکاری ناوەم تاریخ قیامە مجاهدین 29 خورداد 60 نە 61 اختلاف بین بەلبشۆ و سوخەندانی حدود 13 مانگە ئای محتەرەم من ئیمکانی هەست بە عەزێمەوە عەدەدە تاریخەکان لەبیرم بچێت شەخسیەتە تاریخیەکان جێبەجێ بکەم شتباوێت من هیچ وەخت ئارشیڤم لە بەردەسانە بووگە هیچ وەخت دیبەیتێکە گەرەکمە بیکەم قەبلی نەچووگەم 50 لاکتێ واکەم و فلبەداها دیبەیتەکەم دانیاگەوە کردەگمە ئەوەیشی کە باسی یەکەم لە زەخایرە قەبلیە زەهنی مۆتێت و متالعاتێکە قەبلەن کردەگمە ئەگەر تاریخێک جێبەجێ بکەم ئیرادێک نییە قیام مجاهدین خەیرە پێشتر بەر عەلەیهە حکوومەتە ئێران دەستی پێکرد و نەکوژیاوە ئاغاگیان ساڵە 61 اتفاقەن ئەزانی کامە ساڵە ئیستە کە تۆوا قسەت کرد با من بڕێ فەکتی ترە پێ بەم نیوەی خوزستانە ئێران گیریاگە ڕادیۆ بەغا تنتن ئێژێ ئیمڕۆز مەهران فەردا تەهران ساڵە 61 ئەو جەشەڕە مەسلحانەی کۆمەڵە و دیموکراتە بەر عەلەیهە نیروهای جمهوری ئیسلامی هامزەمان کە ئەرتەشە بەعسە بەغا لی ئەدات و تێتە ناوە لە ناوە خیابانەکانە ئێرانە کەنیشکە مجاهید لاشەی پاسدار وەکو سەگ ئەخا ساڵە 61 فرە کەسێک پێی وابوو خومەینی ئەکەفێ تەحلیلی وابوو ئەکەفێ بۆیە ئەو فەزا کە من مەترەحم کرد ئەوەی وەبیری بێت و بزانێت تەئیدیەکات وەلی وا دیارە ئێوە وەکو ملا لۆغەتی هیچێکتان دەست نەکەفت وەسن ئیستە من بە اختلافە 1 ساڵ تاریخێکم سەر و خوار کردگەن ئەوێت تۆ ئیراد بۆ من محتەوای کەلامە من مهم نییە سوعالەکان من کردم مهم نییە خەوەکان وا ئەحمەدی موفتیزا دیگەسی مهم نییە
ئێوە لە مەتالە بە پیرەژنانە ئەستفادەکەن و خەوە گێڕن و ئەمانە مهم نییە ناوێتە جێگەی زعف بۆتەوە تاریخی سەر و خوارەکە. ئەمەسە منافقیە کە تێگەی، ئەمەسە ئیخلاسەکە کە مەوجود نییە، تو خۆت ئەزانی و نازانی چۆن درۆکانت بخونجنی. ئاوەسە مردم نافەهمێت، مردم ئەو تۆ وەختی وە مشەمش قسە بکەی ئاوەسە مردم لی نافەهمێت، تێناگا بەختە نافەهمێت. کاک فواد متەوەلدە 28 و لە 58 تا 30 ساڵیسی ئای سێمێ ئەمە ئیتر تۆ نووساکتەوانیە وەگەرنە منتەشری یەکەم شێریدا قبولی کەی کە تۆ نووساکتە. وە لە زەمانە تەواوبوونە 5 ساڵ زیندانە کاک ئەحمەد 36 ساڵی بووە. کاک سعدی متەوەلدە 33 و لە زەمانە تەواوبوونە 5 ساڵ زیندانە کاک ئەحمەد 33 ساڵی بووە. ببەخشن دێ خۆی سە کاک فواد خۆی ئەو قسانەی کە کردی ئەم تاریخ تەوەلد سوێ خستە درۆوە بۆ ئەوەیەژی چی تۆ 28 دەروانیە تۆ بە خاتری ئەوەی کە بێژیت مناڵ نەبوو گەوەختە شۆرای شار خودە کاک فواد ساڵە 56 ئێژێ ئێمە مناڵ بووین دووبارە دەنگەکەی لێ بەمەوە بشنەفی دەنگەکەی مەوجودە لە وەڵدی بێتە کاکە دامنیە. من معرفە تۆم بە مەکتەبیەکان ئەم نەغدانە لە مەکتەب غێرە 1-2 سوال کە تا ئێستا مەترەحنەوە جواوی بزانین باقی ئیتلاعات و نەغد و پرسیارەکان و ئێمە مەشکوک کرد. ئەو دوو پرسیارە وا من کردگمە و ئێوە تا ئێستا نەتان بیستگە ئەو دوو پرسیارە کامەنە جواوەکانیان بێرە باش ما بەقی بخوات بچۆ ئەو دوو پرسیارە وا تا ئێستا بە عەقڵتان نەگەیگە و من مەترەحم کردگە بشن جواوەکەی بێرە کافیە هەرو دووە بێرن. عجب ئایا باقی نەقد لە ئەحزاب و غەیرە هەر بەم جۆرە بێبنەڕەت و بێمحتەوان سێکە ئەم قسەکەیکا زانی چۆنە ئەمە یعنی تماشاکە ئێمە لەودا تادی دەکەینژن و نەقدەکانی نسبەت بەم حیزبانە هیچ بایەخێکی نەبوو دێبچوو بیکە تۆش ئەگەر گەرەکتە وەکو حیزبەکان بەرخۆرد بکەی بێژە قسەکانە پەیمانە حەیدەری تەئسیر دانانێ لە جامە ئەو ئێمە سەرمان کردگەسە خوار وەکو جوولەکە و کارە خۆمانەکەین وا ناتوانانی بکەین ناتوانین چون مردم ئەحساسەکە چه خەوەرە بەڵام نازانی چۆن چه خەوەرە وەلی پەیمانە حەیدەری بۆی وازەکە چۆن چه خەوەرە کێچکارەس بۆیە تۆ یەواش یەواش واکۆنش ئەوێنی مەسەڵەن ئێوە مؤسساتە فرەتانە زیتر کارخانەهای تۆلیدی و ماسەشووی و نازانم دوکان و دوکانە خاوێن و فروشگاهای زەنجیرەیی و جاچکەی وەن و ئەم جۆر شتانێک هاتانە ئەوەڵین واکۆنش ئەمەسە بەرە تەحریمێکی اقتصادیەکردن کەس نزیکتان ناوێتەوە دووەمین واکۆنش ئەوەسە مردم گولیتان لێەکە سێوەمین واکۆنش ئەوەسە دەمامەکە دەموچاوتان لادا تۆژۆکەی پس باشترە ڕێگەی حەقیقەتەوەسە لە مقابڵە جواوە دروست بەرخۆردکەن چون تۆ ئەزانی من درۆ ناکەم چون تۆ ئەزانی من بە تەمامە مەعنا ڕۆڵەی ئینقلابی ئەم سەرزەمینەمە و نەوەسیاگمە بە هیچ نەفسانیاتێک و هیچ شەهەواتێک و هیچ درۆیەک یعنی من دریامەسە بەر تەشەر و نەغد و پرسیار شوجاعانە بێسەوە دفاع لە خۆت بکە ئەو دەنگەکەی فوادە ڕۆحانیم بۆ دانیا بڕۆبی خەبەردەمی ڕفوات بێژە ئەم تۆ ڕەهاتە چێوەتەکتە بڕۆ شامەتت بوێت بە کوێ گیریاگی بە پوڵ بە سەکت و فرقە
بچۆ عەزەکەم لە شودەنا کە بەحسە کردە بچۆ بووە بەو قارەمانەی کە ئیشەی بوویت بچۆ ئەزانی بۆ ئەوانەی دموکرات ئەلا ڕقمە ئشرافە بە فەساد و قەتڵ و نادرووسی ئەوانەی کۆمەڵە ئەلا ڕقمە بەمە هەنووز کۆمەڵەوی دموکراتین چون وەکو تۆ منافعیان گیرە ماڵیان هەست پولیان هەست تایتڵیان هەست بکوێ بچی بەریدا بێت و چکارە تەوەجۆکەی دیتە لە جەوهەر و ئێسانس شکڵە یەکترین پس تۆ بچۆ تەشەر بخۆی لەسرە ئێمە تەشەر بخۆی لەسرە حەقیقەت ئەینە سەواب بۆ دەنووسێت گوناحە دەوەرێت ڕزگارەویت باوەڕکە واسە خۆتیش ئەزانیت ئینسان عاقڵ و باڵغێکی تەشخیص ئەدەی لەسەر حەقیقەت خەریکن تەشەرە لێدەن نە لەسەر پول منافع ماترسە لە تەشەرامانە ڕەنت و وام و تۆلیدی و ساختمانسازی و لە یەک هێلکە سەندن و مامەڵە و ئیزدواج ئەمانە دەمێکە دۆڕژیاگە لە دەوروبەر و قەوم و فامیل مەترەحیان کردیە و جوا و نەتیجەیشیان گرتیە تۆ لە ناوە جامعەیەکە وا گەرەکتە نانەوایی یەکدا بنیت ئشی بچیت سپاهە پاسداران ئیجازە بدات وزارەتە تلعات ئیجازە با تۆ نانەوایی دابنیت تۆ ناتوانی تەکیەیەک دابنیت ئەگەر مجەوزە پێنەدەن وە لە مجەوزەکان نەیژی چی ئەەکەی بۆیان کە تەکیەیەک دانی 50 نەفەرەچن حەیەڵایەتیاکەن حکوومەتە جمهوری ئیسلامیە جوولەکەی ئانووسیە تۆ ڕەنتە حکوومەت ئەزای ڕەنت چییە ڕەنت یعنی کارێک کە تۆ ئەتوانی بکەی بەقێ ناتوانن بیکەن تۆ ئەتوانی مجەوزە کارخانە بگری بەقێ ناتوانن بیگرن تۆ ئەتوانی مجەوزە ساخت و سازە کەلان بگری وامە کەلان بگری بە بەقێ نایدەن چۆن تۆ مەگە دۆڕدانەی نظامی مەگە تۆ خودی هاستی چۆن بە تۆ ئەیدەن بە دیگەران نایدەن ڕەنت مهم نییە ئەی بۆ ئێوە ئیگرن ئەگەر بەڕانتنە تەرەکیگن بەچی تەرەکیگن مردم گەوجە ناتوانێت شارەک سازی بکە ئێوە ئەتوانن کارێکی نییە خۆ هەر کەسێک وامە ملیاردی پێبە نەتوانێ زەویەک بسێنێت و دەتە بە قەواتە سەرەوە کارێکی نییە خۆ کاریە گرتنە مجەوزە کارخانەیەک و تیکێ شەهرەکە سەنعەتی و بازاڕیابی و دانانە کارخانەی ئەوتەماتە کارێکی هەست ئەگەر ڕەنت لە پشتانەوێت چێتیڵێت تۆ ئەو کارە بکەی تۆ ڕەوایەتێکە ئەحمەدی موفتیزایی کوشتەگە تۆ پوڵدارەکە دەی چۆنە ئەمە خەڵک چۆنە مەجواوەداتەوە خۆمان کارە ئەفکۆرس تۆ کارەکەی ئەخۆ هەلوبیات و گەلو نییەشی هەڵسی تەکان بخۆی لە ماڵ بچیتە دەرەوە بڕۆیتە ڕێوە بڕ لە دوکاندانیشی بچیتە سەر زەمین ئەی تەبیعەتەن واسە خۆ ڕۆبۆت بۆتی جێبەجێ ناکات بەڵام کێ ئیمکاناتەکە و مەسیرەکە بۆ تۆ قەلتەک لێدا و مهەیایەکە کە تۆ بچیتە بەرەوە جمهوری ئیسلامی لێتان نەترسێ باشتان پێدات بە جمهوری ئیسلامی نەسرێ سوبحانی نەکوشت بە کاکە ئەحمەدی نەکوشت چیتان کرد کاکە ئەحمە و مەگەر مرشدە ئێوە نییە بوتە ئێوە نییە خودای ئێوە نییە هەرچی گەورەی ئێوە نییە مەگە نەیکوشت چیتان کرد حتممە نەترسێ لێتان باشتان پێدات یانە جمهوری ئیسلامی حکوومەتێکی دموکراتیکە با بە وایش نییە خۆئیژن
ئەوە نییە خەڵکی بەناوی مەکتەب قورئان فعالیەتەکا و قسەکانی کاک ئەحمە بڵاوەکات و ئێمە کاک ئەحمەوین و دەروەسفە کاک ئەحمە و قسەکاوم کاک ئەحمەویشە کوشتی گیانە جمهوری ئیسلامی کوشتێسی بعدەمانە شورای مەکتەبە قورئانیان هەسوو جەمەون لە دەوری یەکتریا و جەلەساتە مختلف دانین و کارمەندن لە شعاباتە مختلف و لە جێگەهای حساسە وەکو دەستگاها ئامۆژ و پەروەردش کە مناڵی واتیە بە سەدان و بە هەزاران معلمیان واتیانە فروشگاهای زەنجیرەیی ئەنچنانی دائەنێن و کاسبیهای ئەنچنانی ئەکەن و سکت و فرقەیەکیان دەوڵەت دەردەروونە دەوڵەت تەشکیلە دەنێوە کەرە ئەحمەقە ئەمە تۆیژێتی مشتی یابوو بە ناوە دەستگاهای ئەمنیەتی لە ئێران دانیشتبن حاڵیان تۆ بە عنوانە تهدید ناسەنگێن نافهمن چه ئەحمەقن جمهوری ئیسلامی ئێمەمان چه ئەحمەق بووین لە دەستە جمهوری ئیسلامی دموکراتیک دەرچین ئێمە ئەحمەق بووین ترە نا تێغیان نەیوەڕیگە زاین بۆ تێغیان نەیوەڕیگە چون تۆ پولت هەست ئیدامە ئەدەی نانەوە سیاگۆ بە کەس و بە خۆت و بە سکت و فرقەکەت و مهم سەری وەسە لە ناوە مردمان مردم چۆن بیر لای واکاتەوە وەڵام مردم گولیتان لێکە مردم هەستان پێ ناکە تۆ ئێشێ لێرە بی و لە نزیکەوە تا جەریانەکە لەمسکەی و بوێنی و ئەسەر و نەتیجە و قزاوەتکەی کاکە یانێکی من بۆ خاترەوەی پێ کاکە تحلیلکەمەشە بشمە قەندیل لەمسی کەم دەستی پێوە بەم ئەی چۆن وەختێ نەغدە قەندی لەمە کرد تۆ پێت ناخۆش نەبوو لەمسیشم نەکرد و نەچوومە قەندیلیشدا نەنیشتوم بێم چی لەمسکەم تماشا کاکە خەڵکینە ئەمە ئەم نەوعە ئەدەبیاتەسە کە بەکاری ئەوەن لە بەینە خۆیانە فرارە بە جڵە و ئەکات تۆ سوعالی لێەکەی ئەو ئەداتە وادیەکی تر بە نەفعی نییە سوعالەکە بشنەفێ تۆ یه جەمعیەتێکی کوردی سونی تورکەمەنی سونی بەلوچی سونی تەس ئەمان ناتوانێت جێگەی اختلاف بێ ئەمان ناتوانێت مشکل ساز بێت ئەم جەمعیەتە بۆ خاتریوە یەکدەسی لێ بسێنیت هەر لە سونیگەریەکەی و ئیشێ ئیخوانی بۆ دروستکەی ئەوش ڕەوایەتە جۆرا و جۆرە ئیشێ سەلەفی بۆ دروستکەی ئیشێ ئەوقافی بۆ دروستکەی ئیشێ مەکتەبە قورئانی بۆ دروستکەی ئیشێ حەسەن ئەمینی بۆ دروستکەی بۆ لەبەرەوەی ئەم ڕەوایەتە دینیە بە تەورە کل فاسد کەی قەیرە قابل استفادە شەڕە فرقەیە ئەمانە بەن لە یەکتری گشتیشیان کێ هەدایەتیانەکە حفاظەتە اطلاعاتە سپا وەزارەتە اطلاعات گشتیشیانی سەحمێگە گرن ئەخوان بێ بچن ئەو ئیخوان المسلمینە تن لە ژێر دەستە جمهوری ئیسلامی کۆنگرەگرن و دانیشتن و قسەی زلی بۆکەن و شەرحە حەدیسەکەن و بەڕاستی و ڕۆژە حەزرەتی محەممەد لە قالە لەگراوتکێکی قالە لەوێ چووگە دەی تۆ چیت فەهمی لەمە
کاش لێرە بواە تاو بتم بردبایە بوێنی چۆن لە دەرامەت خۆمان چۆن بۆ سنووقە خەیریەکەی کاک ئەحمەد لە ساڵە 42 داینیاگە خەرج ئەەکەین وە لە دەم ژن و مناڵ ئەیگرینەوە ژیانە فواد و سەعدی لە بەردەستمانە لە ژێر زەڕەبین کام پۆڵ و مەلایەن تمەن و فڵان و فیسار کاک پەیمان ئەم تووڕە هاتە بزا چ دڵ چەپەڵی داگیە پێت یەس دوورە گەز نزیکە معتەمەد و خۆت بنێرە تا بوێنێ پەروەردە بە زۆر ناوێ ئەوەی ئێمە ئەیکەین بە ئیختیار بە پای دەرک و فامە لە مەتاڵە بە کاک ئەحمەد و عورزەی خۆمان کاکی گیان ئەفکۆرس بە پای دەرک و فامە خۆتانە بەحس من ئەمەسە کە دەرک و فامە ئێوە دەستکاری کردیاگە بەحس من ئەمەسە بڕێ ئینسانە خاص خەڵەتیاگن بەحس من ئەمەسە بڕێ ئینسانە خاص لە جێگەیەکە ڕەوایەتەکەیان قبول کردگە و بعد متەقاعبی ئەمە سوودێک کە بە چاو ئەیوێنن باعث بووگە زیاتر بچەسپێن پێوە منیش خەریکم خەتاکانم ڕەوایەتە بۆیەوە دەرتێنم مادام تۆ دڵسۆزیت و ئەم کارانە ئەەکەیت و هەڵسو کەوتەکەیت و مەسئولیەتە دەست بەرامبەر بە جامعات و ئەم کارانە گەرەکتە بکەین نیەتە دەمەسە ئەم قسانی منە بۆ تۆ سەنگین تەواو ناوێ کۆمەکت پێکە جۆم بجوش ئەخاتە ناوتان تەوەجۆکەی فکرەکەی تۆ لەخوات ئەمە اتفاقەن بوو بە تریبوون بۆ تۆ ئەوە نییە بگۆ بە تەبلیغە زیاتر بۆ ئێوە ئەمە بە نەفعەت ئێوە تەواوە بێ ئەگەر تۆ واقعەن فکرکەی تۆ گەرەکتە ببوژەی تۆ تەوەجۆکەی تۆ ئیدعاکەی بە شوێن ئەحمەی موفتیزات کە ئەحمەی موفتیزا بە شوێنە مبارزەکردن بوو بە قەوڵە خۆتان ڕەفعە تەبعیزە ملی ڕەفعە تەبعیزە مەسهەبی ڕەفعە تەبعیزە تەبەقاتی دەی تۆ لە جامعەیەکە دانیشتگی وا فەقەت تۆ پوڵ هەسە و بەقی مەردم نێسیان تۆ کارە خێرخوازانەکەی و مەکارونی ئەوە قچوێکەیتە ناو بەڵام لە خۆت ناپرسی بۆ ئەو جامعە ئەو کاورە فەقیرە بەوە فور فەقیر ڕژیاگە و نانی نییەوە تۆ هەسد ئەی بۆ لە بەرامبەرم سیستەمە ئێتراز ناکەی بۆ لێ مردم فێرە سوالکردنەکەی بێنە دەرماڵەکەی تۆ بوونەوە گیرە خۆرە تۆ دوعاوە گیانە تۆ بکەن کاکە ئەحمەد تۆ تا ئەو ڕۆژەی مرد کارە سیاسی کرد و دەرەنجامە کارهای سیاسی لە بین چوو چۆن ئەحمەی موفتیزا بە مردمێژی کار سیاسی مەکەن ئەحمەی موفتیزا کێس پێغەمبەری ئیسلامیش ناتوانێت قسەی وا بکە ناتوانێت بە مردم بێژێ لە بەرامبەر زوڵما مەوێسن ناتوانێت بێژێ قیام نەکەن پێغەمبەر قسەی وایە کردێشە بەیتە ناوی دەمی ناتوانێت تا عینە تەکلیف بۆ ئایندەی مردم بکات مە تۆ نایژی ئەحمەی موفتیزا وت کەسی کار سیاسی مەکەن دەیەم عەزەمەتە ئەحمەی موفتیزا لەکوێ بوو دەی تۆ زۆڵمەدی سکوتە کرد دەی تۆ هەماهەنگ بوویتە کە نظامە حاکمە دەی تۆ بە سکوتت قسە نەکردنت هەماهەنگ بوونت دانە ڕەوایەت ئینشقاقە لە ناو جامعەیە کوردەوارە هاوکاریت کردن وەزعە تۆ چۆنە ئەوەی کە ناگەینە جەمیعەی پێغەمبەر هین کول مەوارد لە قەبارە بچووکی ڕەهبەر نەمەتاڵبە تا ئێمە ئەوەی کە تۆ ناگەیتە جامعەیە پێغەمبەر یعنی پێغەمبەر توانی و ببەخشن لە چەندین ساڵە بیواتە سەرۆ تۆ ناگەیتە پێغەمبەر تەبیعەتەن ناگەیتە پێغەمبەر چون پێغەمبەر لە بەرامبەر زوڵما سکوتی نەکرد چون پێغەمبەر بەگشتی وتی ئەباتیل و لە بەرامبەریانە شمشێری کێشە چون پێغەمبەر لە ناوە مەکەیش بۆ قسەی نەخواردەوە لە مەوزعی نەهاتە خوارەوە نەیوت باتڵ صحیحە سکوتی نەکرد تۆ چۆن سکوت دەکرد قەبارەتان بچووکە
بۆچی قەبارەتان بچووکە؟ ئەی چۆن ئستنادەکەن بە شەرایەتە مەکی بوون، چۆن ئێژن وانە شەرایەتە مەکە؟ ئەمە خۆدە سەعدی قوڕیشیژێتی هەر لەو موساحبەیە نارتی بیا گەرەکتە بۆ دلێ بەم وانە شەرایەتە مەکە 300 ساڵی تر بەشکم نە. دافەرموو تۆ قەبارەی خۆت و پەیڕەوەکانت تەقێنەرەوە بە مەتن عالەم و ئادەمیچ. دەخۆ من نایژم قەبارەی ئێوە تەقی گەسۆ ئازیزەکەم. سەعدی قوڕیشی لە دەیان سوخڕانیە ژێ قەبارەیان تەقی گەسۆ دوای مەرگە کاک ئەحمەد. هەر لەو موساحبەی ئەنارتیە ژێت قەبارەمان تەقی گەسۆ بە پێشەوانە دوای مەرگە کاک ئەحمەد تەقینەوە. هەر لە سوخڕانیشی مستەقلیا کە بازم مەرگە کاک ئەحمەدەکە وەختە دەفن جنازەکەی ئێژێ ئێمە تەقینەوە لە عاتیەکان مزگە خەنایان بوو. دێخۆم تەقینەوە خۆی باسیەکە. خۆ من باسی ناکەم، مستەنەداتە خۆتانە، قسەی خۆتانە. بەچی تەقیگنەوەیەوە؟ تەوەجۆ بکە ئەزانی بەچی تەقیگنەوە. ئەزانی بۆ ئەحمەدی موفتیزا نەیتوانی؟ بۆ نەیتوانی؟ بۆ هەرچوار نەفەر وەدەوری و مناو چون ئەحمەدی موفتیزا ڕەنتی لە پشتانە بوو، ڕەنتە گەورە. بۆردیان بکەن، زلیان بکەن، ئیمکاناتیان بۆ مهەیا بکەن، خەڵکی دڵیانە کۆبوێت و لە ناوە مەکتەب قورئان بوونا هیچ تەهدید نەوێ، ئەمنیەت وێت، ئەمنیەتە ماڵی وێت، ئەمنیەتە عاتفی وێت، ئەحساس و فەخر وێت لە ناو جامەیەکە کە مردم لە نائەمنیەتیا زندگیەکەن، لە هاڕیانیا زندگیەکەن. ئێوە کەستان لەو جامەیە پێ دروست نییە خۆتان نەوێت. ئەحساس خۆشێکەنە گیرفانتان پڕە و وەستان خاسە و ارتباتاتتان دەستەکە یەکتریا و جمهوری ئیسلامی ئامین و سەلیم بە بەردەمیات هێن و ئەچن و ساحیر و کاک ئەحمەد شەهیدین. ئەیشی داستانەکە ئەمە ساغەیان. خەریکی داخە نەکردەی تەواوە مێژوو بە مل ئێمە ئەڕەژێنی ناغەیان. نا من نایژم قەتڵامەکەی چەنگیزە مغول ئەو ساڵە خەتای ئێوە بوو، باوەڕکەوا نایژم. من نایژم بۆچی سلسلەیە ئەیوبیان تا ئێستا ئیمتدادی پایان نەکرد خاتە خەتای ئێوە بوو. شتی وا منەوتکە. من پرسیارەکەم لە ئێوە بابەتە ماهیەتە ئێوە و پێناسەیەکە کە ئێوە لە خۆتانی ئەکەن بە ئەندازەی قەوارەی خۆتان. کاکە گیان ئێوە ساختارێکی و نەهادێکی ئیجتیماعین لە ناوە کۆمەڵگای کوردەوارە و مەوجودن. شەخسیەتەکانتان شەخسیەتە عمومین و ئیشەی لەسەریان قسە بکرێت. حتا تۆ ئەگەر باوەڕت بەمە بێت کە ئەم جەریانە تۆ متەکامل بێت بڕاتە بەرەوە ئیشەی نەقد بکرێتەوە، نە لەلایەنە خۆتانە فقط، لەلایەنە ئیتفاقا نەیاران و دوژمنانتانەوە، چون قەویتانەکە. ئەگەر فیلمێکی سینەمایی دروست بکرێ و منتەقیدینە گەورەی سینەما لەسەری نەنووسن فرۆشە گیشە ناکاغەیان هەڵیتە. ئەگەر کتاوێ بێتە دەرەوە و ئەم کتاوە منتەقدین ئەو ئەسەرە دەست نەخەنە ناوە ئینتقاد و نەنووسن ئەو کتاوە فرۆش ناکە. ئەو فقط لە جامعەی دواکەوتەگە بیر نەکەرە ئەو سەرزەمینە کەلان کوردەوارەسە کە هەر کتێوێ سەفتەکەن کەس نەزەری دەربارەی نییە، هەر مەتڵەبێکە ێژنی کەس نەزەری نییە، کەس ناچێتە وادیە نەغدەوە. ئاغا گیان ئێمە نەمانوت کە تەواوە اتفاقات نەکردەی تاریخ بەپایەوە بنووسین. سوال ئەوڵ تۆ بۆ گەرەکتە لە ئەحمەدی موفتیزا لە شەبەح ئاخر ئەحمەدی موفتیزا معدەنە تەڵا استخراجکەی ناتوانی معدەنە ڕزگاری و مبارز بوون استخراجکەی،
چۆن لە بەرامبەرە زوڵما سکوتەکەی وە بورجە سازی فقط بورجە سازی کەسبیەکەی فقط چۆن خۆت باوەڕت کردگە بەم فەسادە تۆ لە ناو جامەیەکە زندگیەکەی فەساد قڕی کردگە چۆن تۆ دڵە خۆت خۆشەکەی لیست ئەدەیتە دەرەوە سەفتە ئەەکەی کۆمەک بۆ کۆرۆنا جەمکەی لە خۆت سوال ناکەی من چۆن لە بەرامبەرە ئەم زۆڵمەوە ئەکسەریەت جامعەی منی برسی کردگە کە منی سەرچم ماکارونی بۆ جەمەکەم و پوڵە نەخت بۆ کۆکەم و سکوتە کردگە وەلێ فکرەکەی سندوقە ئەعانە دروست بکەی بۆ مردم خەیرات بۆخشی تەکیەکەی خۆت زیاتر ئەکا وەکو نزوراتێکەوە دەرگایەم شێخانەیان ڕژاند های شێخ بارگایەکی دانیا و خەڵک خۆیان پولیانە هاورد خەڵک بارگاکەیان دروستەکەن خەڵک نانیانەداوە خەڵکی زافەکانیشی شێخ واردوو مدی پوتە و مردمیشە و نانە شێخ خوریان تۆجۆکیان نا کارنامەی ئێوە مهمە ئێوە کارە خۆتان دروست بکەن ئێوە ئیدعاکەنم کاراناکەن ئێوە پێتان خۆش نییە پێتان بێژن بازووی جمهوری ئیسلامین ئیعلام کەن بازووی جمهوری ئیسلامین کەس کاری بەکارتانەوە نییە ئێوە چێرەتان ئەگرن ئەچن لە پشتە کاک ئەحمەیە مبارەزە خومەینی کوژا قسەکەن ببەخشن کە خومەینی کوشتی قسەکەن ئامین و سەلیمیش دانیشتگن و خەریکی سەروەت ئەندوزی و زندگیە ساڵم و کوهنەوەردی و فعالیەتە مەدەنین ئێوەشە بێن جواو بن و چون ئەم چێرە کە ئەیفرۆشن بیگۆڕن بچنە سەر واقعیەتێکە هەن بیگۆڕن بابەجان لەو جامایەمە کاورە ئاشکارای عالەم پاسدارە کاورە ئاشکارای عالەم جامعەی مەدەنی تی هەڵدریاکە کاورە ئاشکارای عالەم دەسی وا لە ناوە قاپە حکوومەتە دنیازانیت ئێوەش ئاشکارە دەمامەکە کە لابن و چی ئیرادی کێس خۆتانی شەکەت مەکەن و ئێمەی شەکەت مەکەن و ئەم تەوەخۆمە لە خۆتان دوورکەن ئێمە داخە تاریخ بە ئێوە ناڕژێنین تۆش ناڕەحەت ناوی لە قسەکەی من و ئەمسالی تۆیش ئەگەر ئەوەنە لە واقعیەت نزیک بوونەوە ئەگەر نەترسن خۆر لێتان با ئال ناوێم فیلمانە حەچی وەمپایر و خوێن مژ و ئەمانەسە لە خۆر ئەترسن خۆر کە ئەدات و نامێنێن لە خۆر مەترسن چی ئیرادی کێس تۆ ئەگەر وەکو مەتالب و سادق بی و بێتە ناوە ئەم مردمە گەلحۆ و ترسنۆک و دنیاپەرست و دووڕوو وێڵ ئەەکەی و ئەویتە هاوڕێ ئێمە بازەمێژم یەز دوورە گەز نزیکە هەر کەس ئەنێری بینێرە هەرچ شوێنێک ئەیوەم و هەرچیە تۆ ئەیژی بیوێنێ سەیکەن خەڵکینە سوال ئەمەسە ئێوە قەرار بوو جامعەیە تەربیەتکەن بە مەتنە ئاغای موفتیزا جامعەیەشی پولپەرستی جیفەپەرستی نەفسانیات پەرستی حاڕیاگی درۆزنی فاسد چۆن ئەم فەسادە عومق پەیاکە چۆن لە بەربەرەکانیە فەسادە متفاقەکەفێ باوەڕکەن وەختی تۆ مبارەزەت گۆڕیوە بە سەروەت ئەندوزی من نایژم فەقیری خاسە من نایژم کەس بە سەروەت خراوە نه تو جەریانێک دۆ چیت تو جەریانە معنەویت یا دەستگاه تەولیدە پوڵی تۆ مەکتەبە قورئان فرقەیە اقتصادیە یا فرقەیە سیاسی معنەویە کامیانە تەکلیف خۆت مشەخەسکە چون ئەگەر فرقەی اقتصادین لەم فەسادە دەستان هەزێەوەش و شەرایطە فەسادە جمهوری ئیسلامی ڕێگەی تەسخیر کردگە بۆ ئێوە کە وەسەد هەم فرە خاس بوێت
تۆجۆکە یاغەیان پس ئەگەر ئەم مەردمە ئاوای پێهات کە وەزیفەی ئێوەمانان بوو بەر بگرن بەم فەسادە، وەزیفەی ئێوەمانان بوو کە تریبوونی وەکو ئەم تریبوونە تەقویەتکەن تا ئەو جامعە لەم نخوەت و ڕخوەتە بێتە دەرەوە. تەوەجۆکەن ئەمە نەوعە بەرخوردێکە خەڵکی کوردەوار ئەکرێت بە ئێوە و ئێوەمانان گیرەکەن. ئەم جۆرە بەحسانە لە مەحفلەکانە خۆشیان نەکرێت. مەسەڵەن دانەیە پرسیارەکە ژێری فڵانی خۆسوعالێکی وای لە ئێمە کرد چۆن جوابێت لاوە کورە و جاشە و لاوە کورە و حەسوودیەوەن و ئێمە گەورە بووگین و فرەمووین کاکە ئەحمە وا فەرموێت و کاکە بی جواو بەرەوە تۆ بی جواوت بەرەوە تو 2000 درۆت کرد گەلەبرا تو 2000 داستان وا لە پشتتە چۆن مەکتەب قورئان ئەحمەی موفتیزا کوژی سعدی قوڕیشی پوڵدارەکە فواد ڕۆحانی پوڵدارەکە چۆن ناسر سوبحانیە کوژی ئەوانە پوڵدارەکە چۆن جمهوری ئیسلامی دەرئەسەرێکی بە ئەمانە ئیجازە دامانە مەکتەب قورئان ئیدامە بدەن و فرقەون و سکتون و فعالیەتکەن و چۆن ئیجازەدا بە چی ئیجازەدا بەوەی کە کاری سیاسی ناکەی عەزیزم تۆ قەبارە بترکێنی زلبووی تهدیدە ئەمنیەتی تۆ حاڵیتە کورە کاورایە لەگرا بتوانێت بابەتە مافە چۆلەکەی سەر لەق 40 نەفەر بواتە خیابان دەرە شارداری نەگەی کە سەماڵ 50 ڕۆژنامە زەنگی بۆدا چون وەزنە ئیجتیماعی هەست چۆن قودرەتی هەست چۆن ئەتوانێت ئیجادە تهدیدە ئەمنیەتە ملی بکە تۆ چۆن ئەتوانی ساختارێکی تو دەرتووی هەزاران نەفەری دروستکەی موردە تهدید ئەمنیەتی نەوی جمهوری ئیسلامی جەمعەکەی یەبانە 4 نەفەر نفوزیە خاتە ناوی ناک جمهوری ئیسلامی هەر ڕژیمێکی تر ئەلەم بریتانیا تۆ ناتوانانی مزگەوت دابنێ MI6 خەوەری نەوێت CCTV تیا نەوێت تۆ ناتوانانی تەمپەڵە سیکەکان کەیتەوە MI6 بریتانیا تەپی نەکوتایەتە سەری خەوەری نەوێتیەکەیتەوە ما تۆ ئەتوانی فرقە دروستکەی فرقەیەکە بە فەرمانی یەک نەفەر هەڵسوڕێتەوە بۆ ئەمان کۆ نەوێتەوە بە قسەکەی عزیزم تۆ بچۆ لە خوات سوال کە چۆن ئەتەقەیتۆ دوای مەرگە ئەحمەی موفتیزا ئەم پرسیارانە خۆ حۆناقنی خۆ دەم لار ناکە جوابی گەرەکە ئەمە مەترح کریا و لاوە نەیوەڕی تەبیعەتەن نەیوە چۆن نەیوەڕی تۆ پوڵت بوو ئیمکاناتە بوو ژنە بۆ مەردەمە خواست خەڵکی جەزبە کرد ئەتاوە تو چۆ ئەبزارە لەدەساو مەگەر نەقدەکانی ئێمە بەری گرکە بە عەدەیە بەدبەخت نەڕۆن ناو حیزب دموکرات دێ خەڵک برسیە و خەڵک بێکارە و خەڵک بێ ئوفوقە و بێ ئومیدە و دەرەتانی نییە و دەرەچێت و ئەچێتە کەم دانیشێتە فاسۆلیا خواردن هەر ئێوە شایعاتان کرد ناوە شارەکانی کوردستانە گەرەکتە وەزعەت خاص پێ بێ بچۆ لە ناوم کاکە ئەحمەیانە هەر وەختێ چێتە ناویان بەرەکەت ئەکا ئەوە شایعی خۆتان بووگە خۆتان دروستان کردگە تەوەجۆکە یاغەیان من ئەم دیبەیتەم بۆیە دانیە تا بزانن نوع بەرخۆت چێت و جواوە یەک دانە لە قسەکانی ئێمە نەدریاگەسەوە من ئستنا دەکەم بە قسەکانە خۆیان جواوە هیچ کامی نادات و ئەوێت قسەی پیرەژنانە لە مەتن خۆم ئەستفادەکە بۆ خۆمی بەکارە ئەوات یا فکرەکە هەنیە باتە ژێرە باڵم لەولاوە لەم لاوە ئەتوانێت 2000 کڵاو کاتە سەرم ئەسەن ئەمە تکنیکی ئەنەمەسە یەکێک لە کارەکانە مەسە تۆ مەتنە کاورا فاسدکەی قسەکەی فاسدکەی تۆ تێئۆریەتم لە کەی بەحسە تێئۆری توتە ئەبەر عەلەیها ئاغایە ئەحمەی موفتیزام کردگە تهدیدە ئەحمەی موفتیزا تەبدیل بوو بە فرسەت بۆ ئەحمەی موفتیزا بۆ قودرەت یەک دەلیلی بوو نامەکەی خومەینی ئەحمەی موفتیزام وەزنی گۆڕی نابێت بێ بە قسەی ئاغای خۆ فوادە ڕۆحانی 4 نەفەر 4 مناڵۆ دەوریون لەذا خۆمێنی فکری کرد دانەیە جەوانە هات کەسە سوراغم کەسیش نایناسێ ئەتوانم بێرمێنایی مشتی خۆما بەقی پێ سەرکوت کەم مەگە ئای خۆمێنی لیو دووە نەهات نەمایەندەی وەلی فەقیه هێنار بۆ کورسان مەگە شێخ الئیسلامی نەوەردە خۆبرەگان
نامەی خۆمێنی قەبارەی ئەحمەدی موفتیزایی تەرەکاندی لێو دوا ئەحمەدی موفتیزا مەسئولێت کەوتە سەرشانی لێو دوا کە فەزای مناسب دی ئیحساسی کرد خۆمێنی ئەکەفێت حملەی کردە خۆمێنی و لێو دوا ئەم چێهرە مەشیایە بوایەتە قوربانی کە مەکتەبە قورئان سەر هەڵدەربێری ئەمەی کە ئیستا هەست تئۆری تووتەکە مەسە تووتە ئەبەر عەلەیه مەردم کریاگە دامێکە ئەمەسە ئەمانە زین چۆنە مەسەڵەن گەرەکیانە قسە بوەستنەوە زوانتۆ مەتڵەبت پێ فاسدکەن مەسەڵەن مجریەکەی تەلەڤیزیۆنە کەلەمە هەڵگەڕیاوە وتی بالە خوب ببینید این آقای مفتیزاده فکر میکرد که حکومت اسلامی میشه بعد دیدیم که اسلامی نشد شد حکومت شیعی قانون شیعی شما میگید وتی نه من همچی چیزی نمیگم دقیقا نواسی بو که دیور من نمود که جمهوری اسلامی جمهوری شیعیه من نمود که قانون اساسی جمهوری اسلامی قانون اساسی شیعیه کاورا احمق تلویزیون کلمه فکریه که توانی قصد خاطنه وی دمی چون اما تکنیکی انا ام توسع انا یافتگانه توجی که هوا گرمه لباسا کان من داکنین کاورا جی های دی بیجا رود بوینو حیچه تو دماویت طوای تقیانه کاکا نمود رود بوینو کارین واسه کلامت فاسد کن قصب خانه دمتو تئۆری تووتە بۆ ئەحمەدی موفتیزا نا من بە خەڵکی کوردەوار وتم داستان چییە ئەو فوادە ڕەوحانیە لە سەعدیە قوڕەیشی ژیرترە تواناترە فوادە ڕەوحانی ئەتوانێ سەعدیە قوڕەیشی بکاتە ڕەهبەر سەعدیە قوڕەیشی بە لاژە لاژ ناتوانێ فواد بکاتە ڕەهبەر تۆ چۆنم تە تەشخیص نەداگە مزعفە بەرامەی کە فواد نزیکە بە کاکە ئەحمەو خۆیش کە زاگێسی چۆن ڕەفسنجانی نزیک بوو بە خام خومەینی لای دەس و خومەینی بوو نەی ئەتوانی خۆی بکاتەوە ڕەهبەر قبولیان نەکرد لێ وەلی ڕەفسنجانی توانی دیگەران بکاتەوە ڕەهبەر ئەکەفێ ئیستامە تەوتەئەی ئەم چوار نەفەرە بووگە بەر عەلەیه ملەتە کورد یا تەوتەئەی وزارەت اطلاعات بووگە بەر عەلەیه ملەتە کورد تەکلیفی خۆتان مشخصکەن بچن یەخە بە فواد ڕۆحانی بگرن واقعا لە ساڵە 43 تا 1356 ئەحمەدی موفتیزا چوار پەیڕەوی بوو فواد و ماجد برای و سعدیە قوڕەیشی و یەکێکی تر لەو ئەوڵە و نایە برد چوار دێمە توێژی ئەحمەدی موفتیزا قەوارەی 1 سانتیمتر نییە قۆ دەی پەس یا فواد درۆ ئەکا یا ئێوە درۆکەن فواد ئەم حەکایەت چوار نەفەریە گەرەکە چێنەمانە خولەفای ڕاشدینن یا غۆڕەغاڕن ئەم چوارە ئەبوو بەکر و عومەر و عوسمانە و عەلی ئەرێ چوار وەکو 72 تەنەکانی شیعەکان مەجلسە تەقێت و 72 نەفەر و لە فڵانە جێگە ئەتفاقەکەوێ 72 نەفەر و ئەوانەی سەحرای کەربەلا 72 نەفەر و 72ەکەی جوولەکە تەوەجۆەکەی کاکە ئەمانە سوعالە بچوو دوای بەرەوە تاریخە تەوەلودێکیش کەوتتان ناخوێنیت نە تاریخ تەوەلودەکەی خۆی ئەخوێنی نە قسەکەی نە حافزەکەی خۆی و خۆیژێ مناڵ بووین تۆژی 30 ساڵی بوو خۆی لە دەقیقەی 5 مصاحبەکەی ئەژێ مناڵ بووین و من لێم داگە دەنگەکەی مەوجودە دەی بۆ ئەحمەدی موفتیزا 5 ساڵ ئەزافەتر ئەمێنێتەوە لە زیندان بۆ لەبەرەوەی مناڵانە گەورە بوون کە گیریاگن تعلیم دریاگن کە چۆن ڕەوتەکە بوونە بەرەوە هەر لەبەرەوەسە و توی شوێندەسەکە ئەوێنیت نە فعالیەتە سیاسیەکەین و تەسکیە نەفسەکەین و 400 ساڵی ترترین و شاید بیکەین و شاید نەکەین و بەچی تەسکیە نەفسەکەین بە بورجسازی و ماسەشووی و دوکاندانیان و
بەمانە تەسکیەی نەفسەکەین دەف لێدان و دێ باشە من دەف لێ بەم حی ئەڵڵا بکەم چ پێویستیم بە تۆ هەست لە ماڵە خۆماوە نە حیتەرانەکەمەوە نە حەڵەخەمەوە ئەوە نە زەکرەکەم تا حاڵم خاسە بێ ئێتە چ احتیاجێکم بە تۆ هەست بۆچی ئەمانە دەست ئەوەن بۆ ڕەوایەتە تعریفکردنە خەو ئێوە سوعالێن نەناکەن ئێوە ئەهلە عیلم و دانیشن گشتتان ئەهلە مەدارەکن و لە دانشگاه هاتەکەنە دەرەوە ئاژەم توڕاتە چیە خەو ژنانە بۆ تعریفەکەنەوە ئەو بەو خەوە کاری هەست وەکو خاطرەکەی ڕەفسنجانی بوو والا ما یه روز گفتیم اگر شما فوت بکنین ما کسی رو نداریم بذاریم جای شما آقای خامنه‌ای در سفری بودن در پاکستان گفت چرا نداریم آقای خامنه‌ای ئەم توڕەهاتە ئەخوایتە دیت ڕەهبەرە مەملەکەتێکی دروست کرد وەڵا کاکە ئەحمەد شەو لە زیندانە خەوی پێ ئەکەوێت و پێغەمبەر تێت و کلکە خاتە سەری قورئان و ئەوژی تر و قورئان زێنەگەوێتەوە بووی ئێمەش یارە غاری بووین و لە 13 ساڵگی وامە بەردەسیا و خۆم شاگردی بووبووم و ڕقەتە قەلبیەکەی وەسڕۆ بە کاک سعدی ئەم خاتراتە بوو تعریفەکەنەوە پێ ناکەنن پێی حەداقل قەشەنگتر بیخونجنن بۆچی ئەچن ئەم حکایەتە پیرەژنانە تعریف ئەکەنەوە بخۆری هەستنە ناوتانە ئەچێت قەزیشی پێەکەن انتقادی لێ ناکەن کاکەم خاترە بۆ تعریفەکە دەر ناو مەردمە حەیامان چوو تۆ بۆشی ناچی بێژی ئەم نەوارەکە کووە کووە نەوارەکەی خومەینی و کاکە ئەحمەد کووە منتەشریکە تەمامە نامەهای خصوصی ئەحمەدە موفتیزادە منتەشرکە تەمامە ئەسنادی منتەشرکە بۆچی ئەسنادە بەرگوزی دەدانی بۆچی انتخابی دەسیان بۆ ئەوەی ئەمانە سوعال نییە سوعال ئەمە نییە کە تۆ سکتی فرقەیت گولیت کردگە لە مەردم قینەتی لە مەردمە جامعی کوردستان گولیت لیان کردگە یە فرقەیەکی ماڵی دی فرقەیەکی زالێ کاکە بێرە ڕۆشنی و لە تاریکی دەربی بێرە ناوی ڕۆشنی کە دیوەری شواتان پێژێت بێن ناوی ڕۆشنی ئاغیان بنووسن تا ئەتوانن مەتاڵەب بنووسن لەمە زیاتر بنووسن من ئەمشەو فقط گەرەک نمونەیەک لە بەرخوردە ئەمانەتانە بۆ بەهەنێرم ئەمە تەشکیلاتی نین و تەشکیلاتی بەرخوردەکەین و نەوەڵڵا و لەودا لیست ئەدەینە دەرەوە داوای پوڵ لە مەردمەکەین و هەر کەسێ شتێک بۆ تۆ ئەهنێری خۆی ئەهێنێریت و قسەی سعدی قوڕیشی نییە و قسەی مەکتەبە قورئانی و دێ ئەمە تویژیتیانی تەشکیلاتە ئەم جۆرە قسانە توڕەهات و مغۆکردن و خشە خشکردن و پرسیارەکان کە مافە سابقوانە سەر جێگەی خۆیان وەی شێمانە بچن جواوی بێنەوە و بین جواوەکە بێرن و مشخصەن سعدی قوڕیشی و فواد ڕۆحانی جواو بێنەوە بۆچی ئەم تەعاترەتەکە یەکتریا تەکمیلەکەن ئەو من سەناریۆکەم نیا بەردەستان وتم نەقشە فواد کێس من چوار سوخەنوانیم لەمانە دیگە فواد لە سعدی فرە ژیرترە فرە بڕاترە فرە تیشترە سعدی لاژە لاشکەرێکی ئەحمەقە بۆیە فواد نییە گێسی ئەوێ چون سعدی پێ کۆنتڕۆڵەوێ چون فواد دەتوانێت سعدی بکاتە ڕاهبەر سعدی ناتوانێت فواد بکاتە ڕاهبەر وەمە انتخابە خۆیان نەوەگە انتخابە و کەسە بووگە کەمتەر هەیە بۆیان دانیاگە تحریف لە سایە و شەبەح ئەحمەی موفتیزا فسادە نگاهە ئەحمەدە موفتیزا نگاهە ئەحمەدە موفتیزا ئەوە بوو وا ناسرە سوبحانی بۆ ئەعدامیان کرد ئەوە بوو خۆی بووی کوشتیان تەوەجۆکەن فسادکردنە ئەو و انشقاقە لە جامعەیە کوردستان هەزار تیکەکردنە مەردمە کورد
واختلافاتك أيوة وتثبيت بايهاي قدرة والنقل الرواية كارمان بكسومية زندگي مانكي بك ولي وجوابتان نداوة چون لناو جامعيكا ئێوە ئەتوانن میلیاردن و ما بەقیە مردم فەقیرن و تۆ چۆن لە ناوی جامعەیاوا بەر عەلەیهە زۆڵم ناوێسی وەلێ ئەچی ماکارۆنی جەمەکەی لە پوڵ خۆیان بۆ خۆیان ئێعانەیان پێدەی و بەمە ئیژی فعالیەتە ئاوایشێ تفی تێ بکەین چۆن تۆ جامعەی وا تەحەممولەکەی چۆن ئەتوانی تیا زندگی بکەین لا ئێوە